سڵاو خۆشحاڵم دوای دابڕانێکی کورت لە بەردامەیەکی نوێی شەقام لەگەڵێەوە بێ گەشتمەوە میوانی ئەم جارەمان میوزیسیان هەڵکە و زاهیرە هەڵبەت هەڵکە و زاهیر هێندەی ئاوازەکانی و هێندەی دەنگی مۆسیقاکانی و هێندەی ئەو کارانەی کە کردوێتی زیاتر لەوانە قسە و باسی زۆری لەسرە بۆیە پێمان خۆش بوو ئەم شۆبیێنی نەشەقامە و کۆمەڵی قسە و باس لەسەر کارەکانی بکەین بەخێر بیکاتەوە. زۆر سپاس کاک دەروون سەرەتا سوپاسی کەناڵەکەتانەکەم بۆ بەسەرکردنەوەیە دەستخۆشی پرۆگرامەکەت لێکەم ستایلێکی تازە دەستخۆشیش لەو برادەرە گەنجانە کەم هەمووی خوێنگەرم و بە نەفەسێکی زۆر جوان ئامادەکاریان بۆ بەرنامەکە کرد. زۆر سپاس. زۆر سپاس. هەڵبەتە ستایلی بەرنامەی شەقام خۆتەزانی پێ هەڵان و دەستخۆشی و شتەکان یەکسانە بۆی کە ئێمە جەنابمان هێناوەتە شەقام و کارکتەرێکی دیاری ناو میدیای هونەری کوردیت. زۆر سپاس. بەڵام قسە و باسەکان زۆرن. ئەکیت قسە و باسەکان زۆرن. قسە و باسەکان ئێمە قسەی خۆمانەکەین ئێمە پرسیاری خۆمانەکەین تۆش هاتوانی هەندێک پرسیار وەڵاممان بیتەوە هەندێک پرسیاریش وەڵاممان نەیتەوە. منیش ئامادەویم دەربڕی و بۆیە هاتوومەتە خزمەت جەنابتان فەرموو دەست پێ. زۆر بەخێر بیت. سپاس. لەوە دەست پێکەین ئەگەر تۆ بیۆگرافیایکی خۆت بە کورتی ساڵی 1970 لەدایک بووی لە شاری سلێمانی لە گەڕێکی شێخان لەدایک بووم. قۆناغی سەرەتایی تاپۆلی چوارەمی سەرەتایی لە قوتابخانەی مەڵکەنی بووم. دیارە لەو ساڵانەوە من لە سەرەتای چوونە قوتابخانەم بە هونەری مۆزیک خەریک بووم. ئەو کاتە مامۆستا دلێر لەوێ مامۆسای وانی موزیک و سرود بوو. کارزان و فەرمان هەبوون دوو موزیکشەن لە گەڕەکی ئێمە من و فەرمان هاوڕێ بووین. دو سێ ساڵ لە من گەورەتر بوو بەڵام خولیای موزیکمان پێکەوە هەبوو لە یەک تەمەنا لەو گەڕەکە بووین یاریمانە کرد و دواتر من لەو گەڕەکانەمام چوومە گەڕێکی ڕزگاری بە دوایەوەش لە ژێر چاودێری مامۆستا فەرید عیسا وانی موزیکی دەسەر ئامێری ئۆکۆردیۆن دەستم پێ کرد هەتا قۆناغەکانی پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی لە ساڵی 1986 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان لە 91 تەخەرڕوجم کرد. دوا بەدایەوە چەند ساڵێک لە کوردستان مامەوە و خەریکی کاروباری هونەری بووین دواتر بۆ ئەڵمانیا و پاشان بۆ گەڕانەوە لە شاری هەولێر جێگیر بووم. باش هەڵبەتە سەردەمانێک لە کابینی 5 و 6 و 7 پێم وابێ لە کابینی چوارەم گەڕامەوە 4-5 مانگی ئەخیری بوو دوا بەدوایەوە پێنجەم و شەشەم ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بووم بۆ کاروباری هونەری. باشە بەس سیفەتێ تو بووی بە ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بۆ کاروباری هونەری لە کاتێکە ڕەنگە خەڵکانێکە بووێکە لە پێشتۆ هەم مێژووی هونەریان هەم تاقی هونەریانە شەرت نییە تەقییمکردن و هەڵبژاردننی کەسێک لەسەر مێژوویەکی درێژخایەن بێت و بێ چالاکیکەم بێ هەڵبەتە ئەو ئێستادادا ئەو توانایە لە من بەدی کرا وەکۆی کە بوومە ئەو ناوەی ئەمڕۆ جەنابەت میوانداری منت کردووە دیارە هەڵبژاردنی من لە جێگای خۆیدا بوو بۆیە توانیم گەمەیەکی چالاکانە لەو چەند ساڵە دروستکەم باش ئەمڕۆ جەنابەت لە بەرنامەی شەقام خەڵکە و زایرت کردو بە میوان. باش مۆزیک زەنیشتریمان زۆرە. باش پێ دوایە لەو کاتی کە لەو پۆستا بووی خزمەتێ بەکای هونەری کرد بێت بۆ هەموو شەریحەکان. طبعاً ئێمە لە کوردستان پرۆسەی حکومەتمان نوێیە چەندین ساڵەکە تا ئێستا هیچ کام لە وەزارەتەکان نەیتوانیوە 100% خزمەت بە داخوازی خەڵک و کەم و کوڕی خەڵک بکات لە کوردستاندا. من بەپێی پۆستێک کە ڕاوێژکارە نەک دەسەڵاتێکی منەفذە وەکو وەزیر بەڵام پێم وایە توانیم من یاریکی زۆر چالاکانە دروستکەم لە کوردستان. هونەر ئەو کاتە زۆرتر هونەری موزیک لە ئەوروپاوە ئەکرا هونەرمەندەکان سەرجەمی لە ئەوروپا بوون من ئەو بازارم گەڕاندەوە بۆ کوردستان وەتوان بڵم هەولێرم کردە مەیدانی ئەو یاریکردە ئەو نمایشی هونەری و چالاکی و ئەبینی زیاتر لە 200
200 300 سیدی موزیک بەرهێنانی پرۆفشناڵ لەو چەند ساڵانە کرا هەرچی هونەرمەندێک دەبینی جگە لەوانێک کە من کارم بۆ کردوون بەغێری ئەوانش بوونە خاوەنی ئەزمموونێکی خۆیان ئەلبومی پرۆفشناڵ باش ئەکیت زۆر بە ینی بە متمانەوە قساکەی ئەکیت ئەتوانی سێ دەنگ ئەگەر من اختیارێک بم بە تۆ سێ ناوم پێ بڵێ کە باشترین دەنگ و باشترین گۆرانی بێژ بن لە کوردستانە ئەوەی من دروستم کردووە بەگشتی ناو زیاترە بەڵێ یەکێک لەو شانازانی کە من دروستم کردووە لۆکە زاهیر باشترین گۆرانی بێژە لای تۆ ئەکید یەکێکە لە باشترینەکان من ناڵێم یەکێکە من ناڵێم لای تۆ ئەگەر سەیەکەم من لای چوارە دەتوانم پێ بڵم 5 دەتوانم پێ بڵم من سیانوێ یەکەم گۆرانی بێژ لای تۆ لە کوردستانە چێ بەتواناترین گۆرانی بێژ کێ ئەتوانم بڵێم لە ئافرەتدا باخان لۆکە زاهیر و لەیلا فەریقی باشترین گۆرانی بێژن لە کووردا لە ئافرەتدا ئەی لە پیا و سێ دەنگ زیادە سعات پەیوەنجاف میرە باش هەر شەشیان کارم کردو هەر شەشیان کارە کردو بەڵام ڕەنگە ئەگەر بەنسبەت سێ کچەکەەوە کە سێ دەنگە خانمەکانەوە لۆکە باخان لۆکە لەیلا فەرقی لەیلا فەریقی ڕەنگە جێی باسی خەڵک نەبێت ینی ئیمکانیت و تاقیونەری بەڵام ڕەنگە ئەگەر بە میوزیسیانێ بڵێ یان بە کەسێکی سەر شەقام بڵێ ئەمە باشترین گۆرانی بێژەکانی کوردن لای هەڵکە و زاهیر تۆ پێ دوایە قەرارێکی ساڵە حەیا بێ هونەر کاتێک تۆ ئامادەی کارێکەکەی مارکێت و جەماوەر قەراردەری ئەم ئیشەن کاتێک لۆکە زاهیر بە نمونە دێنمەوانەیە بەرهەمێکی بڵاوە بێتەوانێ زۆرترین فرۆشی لەسرە لەم سلێمانە کۆنسرتمان کردووە بەبێ هیچ پشگیرێکی میدیە ڕێکلام کرێبەوە هۆڵی تەلاری هونەر سەرجەمی فول ببوو و لە دەریشەوە خەڵک چاوەڕێی ینی زۆر ما بۆ کەچگای نەبوو تۆ پێ دوایە ئەمە ئەم فولبوونی تەلاری هونەر و لە دەریشەوە جێگە نەبووە بۆ دەنگی لۆکە زاهیرە نەک مۆزوع تەنها تۆ دەنگێک مەطرحکەی ئەکید من بەو شارەزایی کە هەمە ئەو بە ئەرشیفێکی گەورەی کە ئەبینی مۆسیقارێک لە وڵاتەکانی دەرەوە تاریخی 80 ساڵی هونەری ئەگاتە 800 لەحن میلۆدی ئاواز من لەم 8 ساڵە 800 گۆرانی دروست کردووە ئەکیت من ئەزمموونێکم هەیە تەجروبەیەکم هەیە و خاوەنی بڕیاردەریشم من ئەتوانم بڕیار بدەم تاسیری مەسەر شەقامی هونەرە بێ لە ساحەی کوردستاندا ئەکید من ئەو ناوم ئەتوانم ئەو تاسیرم هەبێ و کە منیش دەڵم لۆکە زاهیر بەو پەڕی ئیسادادەوە بێگومان ئەڵم لۆکا یەکێکە لە باشترین دەنگەکانی هونەری کوردی ئافرەت لە کوردستان بۆ دلیلم هەیە تۆ وەر پرسیار لە من کەی ناتوانێت خەڵکێکی شەقام لەگەڵ خەڵکێکی پرۆفشناڵ یەکسەر هاوکێشە لە بینیاندا دروستکەی لۆکە خاوەنی هەستە باخان بە هەمان شێوە خاوەنی ئەحساسێکی جوانە توانای دەنگێکە جەڕەسێکی ژنانی خۆشیان هەیە هەردووکیان ئەو ئاوازانی کە وتویانە ئاسان نییە هەر هونەرمەندێکی کە پێ بیڵێ ینی بۆ نمونە من نمونەیەکی پێڵم لەسەر ئەیوب عەلی هونەرمەند تەوانکە کەویش بە هونەرمەندە هەرە باشەکان لەلای من چەندین بڵێن بەرهەمی پێش من کردو بەڵام کاتێ لەگەڵ مندا ئیشی کردووە من ئەیوب عەلیم هێنایە سەر ساحەی خۆم ستایلی ئەیوب عەلیم گۆڕی لە دەنگ و لە بەکارهێنانی توانەکانی ینی ئەوەی کە ئەیوب عەلی پێش من گۆرانی ئەوەت مەحدود لە چەند دەنگێکدا بوو بەڵام لە لای من چەند مەقامێک چەند گۆڕانکاریێک چەند ڕیتمێک چەند توانایەکی هونەری باس لە هونەرمەندەکانی کە بکەین جارێ لەسەر خانمەکان قسەت کرد باخان و لۆکە و هانیش کە من هەر بە هەمان شێوە باسی لەیلا فەریقیت نەکردوتت ئەکید لەیلا فەریقیێکە لە هەرە باشەکان و شایانی ئەوەیە پۆستێکی گەورەی لە لیستەکەی تو سێم دانە باسی لەیلا فەریقی نانا من بە تەعەدود نەموتووە ببوورە نا یعنی من ئەگەر لە من بپرسی سێ چوار گۆرانی بێژی کورد تەحلیلیەن لە باخان ئەڵێم لۆکە ئەڵێم لەیلا فەریقی ئەڵێم هانی ئەڵێم حتا چۆپی فەتاح ئەڵێم ئەمانەیەکێکن لە دەنگە باشەکان بەڵام ئەگەر سییانیان هەڵبژێری ئەکید پۆستی یەکەم و دووم و سێم دەدەما
لۆکە باخان لەیلا فەرقی نەبات تعدودیەوەی کە ئەمیان یەکەمیان دووەمیان سێ هەر یەکەی لە مەجالێکدا تێکم باشترە وازەها تۆ لە ئەوڵی ئیشەکان تاکە دەسێ پێکرد بە کۆمەڵی گۆرانی بێژی زۆر باش دەسێ پێکرد بە نمونەی کاڵم زۆر باش من هیچ لە مۆسیقا نازانم بەڵام ئەو باشەی کە شەقام بە باشێزانێ و بەشێک لە وەسەتی هونەری بە باشێزانێ مەسەلەن نمونەوەکو لەیلا فەریقی مەرزیە ئەیوب عەلی پەیوەند بەڵام دوایی ئەم ڕێتینی تۆ هاتە خوارەوە بۆ کۆمەڵێک ناو کە ئەتوانم بە ڕاشکاوی پێ بڵێم کە هیچ مەقبول نەبوون لای خەڵک یعنی ئیشت بۆ کۆمەڵێک کەس کرد بۆ کۆمەڵێک خانم کرد ئێستا مەسەلەن وای لاتوە کە خانمێکە بینی زۆر لەگەڵ ڕێزمە ئەماڵێ مە قسەی من نییە قسەی شەقامە خانمێکە بینی کە سەوتی زۆر خراپە بەس جوانە و ستایلێکی هەیە و خۆی نمایشەکاڵێنەوە جەماعەتە کێڵکە و زایت ئۆکێ ئەمە قسەی شەقامە شەقامە من جا شەقامە دەمەوە بازاری هونەر هەمە چەشنە ستایلی تێدا من هەمیشە لە مقابلەکانم چەند شتێکم تەڕح کردووە بەداخەوە ڕۆشنبیری هونەری موزیک لەناو کوردستاندا زۆر لاوازە بە تایبەت لە هونەرمەندەکانی هاوپیشی منن ستایل و جووری ستایلەکان شێ نەکراوەتەوە بە خەڵک کارکتەرێکی وەکو دەشنێ کە هاتووە ستایلێکی شۆیە گەنجانێکی 12 ساڵ 10 ساڵ هەتا 16 ساڵ لەوانەیە هێندەی چێش لە دەشنێ مڕات وەرەگرێ لە باخان یا لە لۆکە یا لە لافەرقی یا لە هانی وەرنەگرێت ئەمە حەزێکە ستایلە پۆپە گەنجانەیە سارێکی غەربیە گەنجانێکی زۆرمان هەیەمە لە ئەوروپا بەڕێی ئەو ستایلی کە خەڵکی ئێرە لای مەقبول نییە ئاشنا بوون بە موزیکی کوردی ئەو ئێمە ستارێکمان هەیە بەڵام من باسی ئەفوم کە من باسی کوالیتی هونەریەکەم مەسەرەن تۆ بە نمونە یەکێک لەو ناواناڵم دوای تۆ تەخەمە سەر ناوکەی احترامە لە بەروی خۆی وجودینی مەسەن تۆ ئیشە بۆ کردو نازانم کۆمەڵە تراکاتی هەیە ئەمان نازانم هیچ ئەساسێکی هونەریتیانە ئەم دەنگە تا تۆ ئیشی بۆ بکەیت و سیدی بۆ بکەیت و بیکەیتە بازار لە کاتێکا کە دەیان گۆرانی بێژی باشێت تۆ بۆ کارێ بۆ نەکردو هەم لە کاتی پۆستی خۆتە و هەم لە وەکو کارە هونەرێک من ئەمێ ڕوونکردنەوەی بدەم کارەکانی کە من بۆ هونەرمەندانم کردووە علاقەی نەبووە بە پۆستەکەمەوە ئەی بەچی پارۆپەیان کردو شەریکەکان هەموو سریەکان سەیری کەن سپۆنسەریان هەیە دوایەوەتر وەزارەتی ڕۆشنبیری خۆی یارمەتی هونەرمەندانی داوە دواتر ئەو هونەرمەندانی ئەم هونەرمەندە بۆ خێرە مەسەلەن هونەرمەندی زۆر باشتر هەیە زۆر لەوانە لە پێشترێ بۆ سپۆنسەری من ئێمە خۆمان لە ئیشەکەین هونەرمەند هەیە تا تراچێک سپۆنسەری تراچێک سەوتە دۆزنەوە ڕۆحیان دەرەچێت یعنی چی ئەم دەنگە خراپانە بە قسەی شەقام ئاوا ئاسان سپۆنسەری من خاڵەگەمی ڕوونکەمەوە ئەکییت لەو بازاڕی کە من کارم کردووە زیاتر لە 30 هونەرمەندن بۆ منمونە ئەکیید لەوانەیە 5-6 کەسی 4-5 کەسی بە زەوقی خەڵکەکە ئاماکە نەبێ و لاوە سەری توانەکانی بکەن لاریم لەوە نییە خۆ من ناڵم ئیلاوێ هەندێک جار پشگیریکردنی دەستی چینی ئافرەتە کە پێویستمان بەوە بۆ ئێمە مەیدانی هونەر لە کوردستان ئافرەت زیاد بکەین زۆرتر پیاوە بۆ مشتەمەعەکی پیاو سالاریمان هەبووە پیاوان زۆرتر لە ساحە بوون بە هەستێکی پیاوانە ئەو ئافرەتانی پێش منیش کە گۆرانیان تۆ زۆر بەیان ناڵم هەمووی تێکستی گۆرانەکان تعبیرە لە پیاو یعنی بە زمانی پیاو بۆ مخاتەبی ئافرەت دەکرێت ئەوانە یاوتۆ ئافرەتەکە بینی شیرین و شیرین ئەڵێ یان چاو جوانە لەیلا ئاڵێ غەڵەتەکان لەوانەیە پێویست بەم نموزەجانەیە کە پەیدایکەی هەندێک لەو کەسانەی کە خەڵک ئەڵێ دەنگی لاوازە ئەبینی مارکێتێکی زۆر بەقوتی هەیە لەبەر ئەوەی شۆ ستایلێکی پۆپ علاقی بەدەنگۆنە زۆر لە گۆرانی بێژانەی شەکێرا و ئەمانەی کە گۆرانێ لە غەرب شەرنێ دەنگێکی عەزەمەت هیچیان ئەم کەلسوم و فەیروز نین وا بزانێ ئەمانە باشترین دەنگن زۆر خەڵکیش هەیە کە لێرە لە تەختی پادشایەتی خەڵک وا سەیرێکە ئەو ئاستە هونەرێنی لەگەڵ ڕێزمە هەندێک میدیای متعاکس هەیە لەگەڵ ڕێزم لەم خودی سلێمانیە بالذات یعنی خەڵکێک ئەکەنە پاڵەوان بە هیچ بنەمایەک یعنی هەمیشە من لە دوورەوە تاقەتی من ڕەخنەگرتن وشتم نییە ئیشی من نیە ڕەخنەگرتن بەڵام لەم خودی سلێمانیە ئەبینی هێندە فەرق و جیاوازی هەیە لە هەندێک میدیادا ئەبینی فڵان کەس و فیسار کەس و فیسار کەس مرونی ساڵ ئەمانە تکرارە بنەوانێ و ئەیانێ بە زۆر بیکەنە پاڵەوانی ساحە بۆ باشە ڕەخنە لەوانەکەن نموزەیەکی بەسیتر بۆ جەنا بدێنمەوە ئەبینی چەندین کچ و ئەمانە لەم کلیپانە دەرەچن قۆڵ و قاچ و ڕهینیان ڕوتە هیچ ڕەخنە ناگیرێ بەس هەڵکەوت زاهیر شتێک بکە
بۆ مۆزوعەکە لەبەرەوەی ئیشی من مەقبولە جەماوەری هەیە هەڵکە و زاهیر هەر ڕوودکردنیی ئەتیادینی نا گۆرانیەکەیە نای هونەرمەندەکە نابم کلی پێکراوە کچەکە زۆر بە حرەکەتێکی ناشەرعی و ناجوان ئەچێت پەلاماری کوڕەکە چێتە باشە هیچی لەبەرانێ کەس قسەشی دەکە لەبەر ئەوەی لە ئەساسە هونەرەکە هیچ نییە لەبەر ئەوە هونەرەکە و باشە ئەکید باشە 100% بەلا هیچ مناقەشەیە ینی ئیش من لە ڕووی کردووە لە ساسە کاری مۆسیقاکە پرۆفشناڵە باز لە دەنگەکە ناکەم من باز لە دەنگەکە ناکەم من کە پێت ئەڵم باخان دەنگێکی چاکە لۆکە دەنگێکی چاکە هیچ کەسێک ئەو مافەی نییە بڵێ ئەم دەنگە ناخۆشە توان بڵێ حەزم لێ نییە چکوانە گۆرانی بێژی چاکن بەڵام من نەک بە حەقێکی دیکتاتۆری قسە بکەم لەسەر چ پرانسی بێ ئیش بۆ ئەم کچاناک کامانە ئەم کچانی کە گریمان یەک دوانی کرد دەنگی ناخۆش بوو بۆ ئیش کابرا هاتووە و هونەرمەندێکە هاتووە ئەوێ خۆی تاقیکاتەوە لە مەدانەکە بەڵام بۆ ڕێگربین ناڵێم ڕێگر بەڵام پارەکە ئەمەنە زۆر نییە خەڵک بێت تێست بکات لای تۆ ئەگەر باش بوو یڵە شەریکەتێک دێت ڕێکلامی پێکە سپۆنسەری ئەلبومێکێکە بۆنە لە ناو زەمانی میدیای عەرەبیەکان سەیریکە نانسی عەجرەم و ڕوولا سەعد و ئەمانە کامیان دەنگیان باشە ناسی عەجرەم پێت وایە گۆرانبێژێکی زۆر باشە من هاوڕێمە لەگەڵ حورمەت و ڕێزم بەس پێت وایە گۆرانبێژی زۆر باشە وەکو مطربە سەیرەکرێ مغنیە فەرقی لە بینی مطربە مغنی هەیە باشە ئەمانی کە من کردو من پسە لە ئیشم بۆ خات و مەرزە فەرەقی کردو لەلا فەرەقی باخان لۆکە هانی چۆپی فەتاح شانیا ئەمانە مطربن یعنی گۆرانی بێژی واقعین هەندێک لە کچەکانی کەش ستایلی شۆن هەندێکیشان هەیە حەزی کردو خۆی تاقیکاتەوە کاکە ئەی باشە بۆ ئەم هەموو یەک دقە ئەم هەموو سیاسیە نەشارەزایە دێتە مەیدانی سیاسی دێنە بازار شەڕ بە ئێ بافرۆشن و مەبافی ئەم میلەتە ئافرۆشن ئەری بۆ کەسی نەهات بڵێ فڵان سیاسی تو چییە زانی ئەتەبیبی بە سەر و کۆمار و تەبیبی بە پۆستی فڵان و فیسار بۆ کەس ڕەخنە لەوانە ناگرێت ئیلا ئەم سیاست مەدارەرە بە عەزەمەت تێگەن لەبەرەوەی میدیایەکی بەهێزیان حیزب پشتیوانی بەڵام گۆڕانکاریەکان لای تۆ بۆ نموناگە ڕسمیێک لەو خانمانە پێش هەڵکە و زاهیر بێنی چۆن چۆنیە دوای هەڵکە و زاریش بێنی چۆن چۆنیە ئەرز و ئاسمانی فەرق جوانە جوانە بن ئەوە پرۆفشناڵی کارەکەی منە من دەنگەکە عیلاقەتم بەوە جوانە بن ینی بەشکڵە میدیایەکە باسەکەم ئۆکەی لەبەر ئەوەی من کاتێک کلیپێکەکەن کلیپێکی پرۆفشناڵە موزیکەکان سەر تا سەری کارێکی پرۆفشناڵن بە ستایلێک هەرێکە و حەزی لە ستایلێکە بۆ نمونە من یەکشت پێ بڵم لەو 800 گۆرانێ با بڵێن 100 پارچەی موزیکە من کردومە بۆ کەناڵەکان 700 گۆرانی ئەگەر 150 ئەم ستایلە بێ لە ناو قەوسێکدا کە پێڵەن عەرەبی کە شتیبا من قەنەعەتم پێ نییە 300 گۆرانی ڕۆمانتیکە 100 گۆرانی نیشتیمانیە بە هەمە ستایلەکان چەندی گۆرانی پۆپە ئارامبیە جاسە بلوسە مێرەنگێکە من ئەمانەم هێنایە ناو مۆزیکی کوردی خەڵک هەر سەقافەتی نەرە هەڵکەوزای موسیقای عەرەبی شکلەکە ئەوەیە يعني حتى لزور لو مشكلة روي كمن زور باج لموسيقى نازانم اگر تو روجان اگر کسی موسیقی بینی بەرامبەروی کە رەخنەی زۆر لە تۆگرێ بەرامبەر دانیشی توانی دانیشی لەگەڵێ ئەگەر ئاستی ئەوەی هەبێ ڕێزە حرمەتم هەیە من کەس لەگەڵ کورسێکی مقابل خۆم هونەرمەند دانانی شێنم مێژووی موسیقاکەی وەکو من نەبوو بێت خزمەتی نەکرد بێت پێویستم بەوە نییە باشە چێ لە خۆت بە باشترە زانی لە کوردستان کەس لە خۆ بە باشتر ئیشەکان شایەتی حاڵە چ ناوێک لە ناو کوردستانە بۆ ناوەی کە وەک موزیژن وەکو مۆسیقار بۆ مەشهور بێ مۆسیقاری زۆر باشمان هەیە من لەگەڵ هەموو حرمەت و ڕێزم بۆ مامۆستاکان کە مامۆسای منن مامۆسا ئەنوەر قەرەداغی مامۆسا سەڵاح ڕەووف ئەمانە ئەزمونێکی گەوران هەیە مامۆسا دڵشاد حەمە سەعید بەڵام لە تۆ باشترین ئەخەزین چۆنە تۆ ئەو محکەمەیە ئەەکەیتە ئیشەکانی وەکو من چۆتە چێ لە تۆ باشتر تۆڵی کەس لە من باشتر نییە کەسێ لە ئیشەکانی خۆم باشیدا نامچکم ئەو سەرکەوتنانی من لەسەر ئاسی دەروی کوردستان بەدەستێنەوە هیچ هونەرمەندێکی کورد نەهێناوە بەڵام عەبدوڵڵا جەمال سەرگەرمەمان هەیە مۆسیقارێکی زۆر باشە کۆمپۆزەرە لە مەجالی موزیک وەکو ئاوازدانان شتێکی ترە من هەموو حرمەت و ڕێز لەم بەرنامەیەوانێرم بۆ مامۆسا ئەنوەر قەرەداغی مامۆسا سەڵاح ڕەووف کە فێریشتیان کردوین و موزیکیان فێرکردن و ماندووم لەگەڵمان ئەوە خەمە سەر و سەرچاوم فەرقیەوە هەیە کە من وەکو مەجای تەلحین کۆمەڵی سنوورم بەجێهێشتۆ زۆر دوورە لە هونەرمەندەکانی کوردەوە زۆر دوورە یعنی فەرق هەیە تۆ لەگەڵ عملاقێکی گەورە لە میدیا عەرەبی شتێک کە
بە 700 هزار ملیۆن و ملیۆنها نفوسیان هەیە ئەمانە تۆ تاریخێکی گەورەی هەیە قەناعەت بە لەحنی تۆ بکە بیڵێ وەکو وایە من مجازفەیە بۆکەم ئەم تاریخە گەورەی ئەملاقا یا بێبی خەما سڵێکی خۆڵۆیە سەرترکەوت ینی زیاتر سەریکەوێنم من ئیشی وەتەنیم کردووە توانیم بە باش جایزەی باشترین ئاواز لەسەر وەتانی عەربی وەرگرم کە گۆرانەکە لەسەر کوردستان بوو. کوردستان think قیوان. باشە ئەم پارانە لەکوێ بوویان ئەم پارانەی میشانی پێکی چکە زۆربەی قسەکانەوەی ئەڵێ بۆ نمونە مایەدە حەنای تۆ گۆرانی کوردی پێڵی بە زەبری پارەیانی لاخیرە تۆ باسی مارکتی نەکرد منیش ڕەنگە ئامادە بم بەیانی ئەگەر مارکتینێکی بەقوتم بنێ پارەیەکم بنێ گۆرانیا مەسەلەن بەرنامەیەک بۆ کەسێکی تر بکەم ئەم پارۆشتە لە یەک دقە بۆ مشکلەکە لەناو قوسەکە تایتڵ ئیلا علامەتی ئستەم لەسەر ئەو پارەیە ئەو جۆریشتەیە بابن یەکشت پێ بڵم هۆنەرمەندێکی گەورە دێنی لەسەر ئەم وڵاتە گۆرانیاڵێ بودجێ ئەم وڵاتە ئەگەر بۆ کولتور و کاڵچەر سەرف نەکرد ئەی بۆچی هەر بۆ ئەم لە ئەولا هەموو سندوقی جای نییە لە نام وڵاتە باشە تایتڵی کە کلیپەکان کێشەکە لەوایە سنوقی وڵاتە کەدان لێ بۆ کاری هوەری بۆ لای هەڵکەوزای یەک دقا تایتڵی کلیپەکان ببینن ئەخر ئەوەیە بەرە کاک دەرونگیان ئەمەیە ئاستی ڕۆشنبیری میدیا و هوەرمەندی ئێمە بەس ئەیانێ قسە لەسەر خەڵکەوزایرکەن لەبەرەوەی مۆزوعە من پێت ئەڵم من مۆزوعی ساحەم من گەمەیەکم خستە ساحەکە 900 ساڵ پێش من کراوە دوای منیش دەکرێت بە تەحەدا و قسەیەکەم یەکشت پێ بڵم تایتڵی تەلەڤیزیۆنەکان کە کلیپەکە دەرەچێت لە کەناڵەکەی خۆتەوە میادە حەناوی و سەمیرە سەعید و نەسرین حەمێدان ئەمانەی عەرەبەکان دابڵن سەیری کەن سپۆنسەری تێدایە بۆ ناچن بۆ شەریکانە بڵێن بۆ ئەرێ خێر ئەم سپۆنسەرانە بۆ گۆرانی بێژی تر نایەت چۆن بۆ ئەم سپۆنسەرانە بۆ گۆرانی بێژی تر نایە بۆ گۆرەی ئەوانی تۆی ئەوە پرسیارە بۆ ناچن شەریکەکان بۆ لەم نیەکەن بچن لە شەریکەکانی گەنبراگیان ئەو هونەرمەندانە خۆشتان میدیاکارەکان بڕۆن بڵێ بۆ بەستۆ بۆ هەڵکەوزایر سەرفیکەن کاکە لەبەر کارەکانی منە نه خۆی قسەکەەوە کەوزایی نزیکی حەجەکەیە نەخێر نەخێر باکشی کە بڵم زۆر بوون ئەوانەیان وت هەڵکەوزایری لە ئەنجومی وەزیران نەمێنێ داخرێت وەنیە ئەم قسێت ئەکیت گوێت لێ بۆ خۆشە لە میدیا لەش بەڵام من 3-4 ساڵە لە حکومەت نەماوم لوتکەترین کاری ژیانم لەم 3-4 ساڵە کردومە نمونونەکەی میادە حەناوی کابێ شانازی کەین بەوەی یەکێک لە 5 تۆپترین گۆرانی بێژی عەرەب هاتووە ئەڵێ دڵی من بۆ کوردستان و لەسەر کوردستان قساکە کەلاوانەی هزار ڕخنێ لە عەرەبەکان و هاتبێت وتی سەمیرە سەعید هات گۆرانی بۆ هەولێر وت بە زمانی کوردیشی تێکرد کە لە ڕۆح و ئەحساسی هۆنەرمەند و دەرەچێ هەزاران جمهوری هەیە عاتیفەی بەرامبەر ئەم هۆنەرمەندە ئەمانە کارێکی نابێغن کە ئەکرێن یعنی باش بۆ نەوەستام و کارم کرد وەنیە بۆ بەڵام کارەکانە تۆزە کەس بووە لە ڕووی ڕقەمەوە کەستر بووە لە چاو کاتی کە ڕاوێژکار بووی یەک دقە بوار و دۆخی سیاسی ئەمڕۆ لە کوردستان ئاچکام شەریکەم پێ بڵێ خانۆکانی بە باشی ئەفرۆشێ لەو شەریکانە بفرۆشن کە لە پشت میدیاکانی خۆتانەوەن بزانە خانوبەرەکانیان بەو شێوە ئەفرۆشێ یا لە شەریکەکانی لاو هەولێر لە دۆکیشەکەن بزانە خانوبەرەکانی کە هەیەە یا پرۆژە تیجارەکانی کە هیانە هەر ڕۆژێ ئەزمێکی سیاسی و سەر وڵاتە دێ ئەکرێ لە گەرمەی شەڕی داعش و ئەم مەشاکیسیانە من دانیشم گۆرانی شاتکەم من خەریکی گۆرانی وەتانی و نیشتیمانی نە بکاتانەدا ئەکرێ من ئەوانە بکەم باشە ئەمە منطق نییە بیری لێ بکرێت منطقە قەناعەتە پێکردم بووە باش بەڵام قەناعەتە بە هەموو شتەکانی کەش پێکەم وەڵاهی من ئینکاری و لەگەڵا ناکەم یاخوا قەناعەتم پێ بەچی ێژیت تۆ چکە ژیانی تۆ ژیانێکی ئاسایی نییان ئەوە نییە بڵێ بە مەعاشێکە ژی مویترژێ ژیانی تو خانۆکەی تو گوزەرانی تو سیارەکەی تو سایق و نازام ئەم شتانە هەمە من کاری موزیکەکەم بەڵام لە زۆر میدیاکانی عەرەبی زۆر کەسی تریشێ کاری موزیکەکە و تۆ ناشی وەکو من ناتوانێت کارەکانی ئینتەرناسیۆناڵ بێت نەیتوانیوە ڕقەمەکانی دەرەوە بڕێ زۆر لە هونەرمەندە عەرەبیانە داوا لە من کار لە من داوای کارەکەن لە من زۆر لە میدیاکانی تەلەڤیزیۆن کەناڵەکانی عەرەبی موزیکی خەبەریان هەیە موزیکی بەرنامەی مەلیکە جەمالە لە فیستیڤاڵە گەورەکان من بەشدارم ئەبینی جاری وایە لە ساڵێکدا داهاتی من ڕۆشتۆ بۆ 500 هزار دلار ئەکید ئەگەر ساڵیش کەش ئیش نەکەم بۆ پارێژیاوم ئەی بۆ لە میدیاکانەوە باسی ناکەی بۆچی باسی کەم ژیانی خۆمە لە فیستیڤاڵەکان خەڵات وەرەگرم خەڵاتەکان چۆن لە هەیە هەموو لە میدیاکانی عەرەبی هەمووی باس کراوە ئەتوانی سەریکە بۆ میدیای کوردیش لەسەر ناکەم ئەخە میدیای کوردی یەکشت پێ بڵم
نا هەندێک جار بڵاوەکرێتەوە لەوانەیە هەندێک جار بە چای جەنابەت نەکەوت پێ بۆ نمونە من لە 2012 خەڵاتێکی زۆر گەورەم وەرگرت هیچ لە میدیایەکی کوردی نووسرا بوو کاتێک میدیاکانی دەرەوەی کوردستان گرنگیان بەمەدا و باس کرا ئەنجا میدیەکانی خۆمان وشیا بوون و هاتون حیوار لە من خەڵاتی چی بوو بۆچی لە فستیڤالێک بوو لە تورکیا بۆچی بوو ینی خەڵات لەسەر ئەو کارانەی بوو بڵین چەند مؤلفێک کۆمپۆزەرێکی موزیک بەشداری بوو لە فستیڤالەکە وەکو چۆن فستیڤالی سینەما هەیە فستیڤالی شانۆ هەیە ئەوەش خەڵاتی موزیک بوو خەڵاتی یەکەم وەرگرتیدا باشە بایتر تۆزێکە لێرە لەسەر شتی هونەری بۆستنی هەنگایە بین و چینە ناو شەرمۆ ژیانی تایبەتی خۆ ئەو کەسانی کە ئیشەی بۆ کردو ئەگەر تەسەورەکەم 4 لەسەر 5 ینی خانم بن ئافرەت ڕاست باشە و سۆزێکی زۆریش بۆ خانم هەیە لە بروی کە بۆ ئافرەتێ لە بروی کە ئێستا لە قسەکان تا دەرکەوت کە دایمە کۆمەڵگەیەکی پیا و سالاریمان هەبوو تۆ هەدەفتە کە ئافرەت بێنیتە ناوی ئەی بۆ تا ئێستا ژنێنێنەوە دوای ئەمەش یەک شتی زۆر تایبەتم هەیە ینی هیوادار بڕێن پێبی کە بیڵێ بەڵێ لە ژیانی هەموو کەسێکدا بەرنمەیەکی سۆزداری ئەکیت هەیە وجودی هەیە مەیژۆکو هەموو هاوڵاتێکی ئاساییەوە هەموو کەسێک ئەکیت خۆشەویستی لە ژیانم هەبوو بەرنمەیەک لە شێوەیە هەبووە کە زەواجکەم چەند وەختێک پێش ئێستا 2-3 ساڵ پێش ئێستاش هەتاکو و پارساڵیش هەندێک جارە بینی پلانەکان مەشاکیل دروستە بێت ناتەفاهمی دروستە بێ کێشە دروست بووە هەندێشە دروست بووە نەگەوتێتەوە مەرحەلی کە منەوەکەم لە سەرەتای هاتنەوەش بن بە قووەتێک و کارمەکە 18 ساعت ڕۆژانە کار مەکرد من داوامی ئەنجومەنی وەزیرانم هەبوو کۆڕەکتیڤیم هەبوو ئەو هەموو هونەرمەندی کە تامبینی من کارمەکرد بەو نەفەسە گەڕابوومەوە ژیانی تایبەتی خۆم بە هیچ شێوەیەک نەبوو من بیرکردنەوە لە دەوام لە کاری هونەر ئەو 7 ساڵی کە بە دەوامێکی سەریع ئەم کارانەمە کرد ئەو هونەرمەندانی کە لە نزیک بوون لە منەوە شاهد حاڵی ئەوەن ئەزانن کە من غەیری هونەر و ئیلتزام بیرم لە هیچیش کە نەکرێتەوە بەڵام ئەوەی کە بڵم بەرنمەیەک لە ژیانی خۆم هەبوو بۆ مستەقبل هەم بووە بێگومان هەم بووە بەڵام زۆر جا من ئەبینیت وشەیەکەی کاڵن قسمەت و نەسیب بڕوام پێیەتی من لەبەرەوەی من خۆم کەسێکی بە بڕوام بە ئاینی ئیسلام و بە هەموو بەرنمەکانی ئاینی ئیسلام بڕوام بەوە هەیە ئەو قسمەتە ئەو نسیبەی من بەو شوێ قەدەر ڕێگای نەداوەکە هێشتا ماوە ئەو بچمە قسمەت و نسیب و قەدەر ڕێگەی ناوەیان نایت نەخێر شتیوانە بووە قەت شتیوانە بووە کە نایتێ بۆ نەوهێنە نەمشتیوانە بووە من لەگەڵ بەرامبەرەکانمدا هەندێ ناتەفاهمی هەبووە بەهۆی بەرامبەرەکانی کە لەگەڵمان بۆ مەشکێ شتیوانە بۆ من داوای کەسم نەکردو نەمدرابێتێ و ئەگەر لە میدیا شتێکی لەو شێوە باس کراوە ڕاست نییە باشە ئەی چێ کەوتە تۆ دوو جار خۆشەویستی و کردووە بە گەرم و گوڕی جاری یەکەم کۆنە خوشکی ئەم بەڕێزە بۆ باناوینێنی وایە کۆنەکان ئەمەیە وایە ڕاستە ئەوەی دووەمیشیان یەکێکە لەو خانمانەیە کە لەگەڵ تا ئیشی کردو و خۆشەویستێکی زۆر قۆڵیشتانە بوو ڕاست چێ هاتە بینتانەوە کە بۆ یەک نەبوو کەسێک لە نزیکەکانمان هونەرمەندێک بوو مشکلێکی بچووکی دروست کرد هەردوو لامان ئەو سەبر و تەحەمولە لەو کاتە سەیتەرەی نەکرد بەسەر هیچ لایەکمانە من بە سروشتی خۆم زۆر هێمنم بەس پێم وایە ئەو کاتە من حەزم زۆر لە ڕاستیە لەوانەیە هەڵچوونێکی من کە قەت هەڵنەچووم ئەگەر لە ژیان مەداوانێ سێ چوار جار تووشی هەڵچوون نەبووێتم من ئارامم زۆر حەزشم لە ئارامیە هەڵچوونێکی هەڵی منی تێدا بوو بێسەبەب بوو یعنی نەدەبوو بە قسەی بەرامبەرەکەم خۆشەویستیەکە یەک لایەنە بوویات یا هەردوو لاتەنێکی خۆشەویستی قەت بێ یەک لایەنە نابێت ببێتە مۆزوعێک و خەڵکێک بەتەمای هاوسەرگیری بێت زەحمەت ئەی بۆ شووی کرد کە کۆتایی بە شتێک دێت هیچ کەسێ لەسەر هیچ کەسێ ناوەستێت ئەی تۆ بۆ ژنێنێنە من ئەیهێنم ئەچمە هاوسەرگیریەکەم لەم ساڵدا
ئەم ساڵ ئەگەر قسمت هەم دیسان آخر قسمت نییە. باشە باسی ئەو سەرگیری و کرد. پەیوەندی تۆ لۆکە زاهیر چییە؟ لۆکە زاهیر من ئەگەر مێژووی هەموو کارە هوەرەکانم تەماشاکەی خۆشەویستیم بۆ هەموو ئەو هوەرمەندانە هەیە لە یەکەمیان هەتا کۆتایی کە کارە بۆ کردوون هەمویانم خۆشەوێ پەیوەندیشم لەگەڵ هیچ چەندە عاجزیبوون نییە ئەوەی کە لە میدیا باسیەکە هیچی ڕاز نییە نمونە زۆر باسی کاکەی ئالیان کرد ئێمە نازم هەروان نییە زۆر پەیوەندیمان باشە هەموو سەردانێک سەردان مەکە لەگەڵ هاوڕەکانی لەگەڵ کاکرنج دێن دانیشین و زۆر خۆشەویستیشمان بۆ یەکتری هەیە هیچ عاجزبوونێک وەگەڵ هیچ هونەرمەندێک نییە بەس باسی لۆکە زاهیر بکەم لە لای من نابخترین و دەرەجە یەک و خۆشەویستترین مرۆڤ و پیرۆستترین مرۆڤ لە لای من لۆکە زاهیرە یعنی زۆرترین توانای هوەری من بە ئەوم سەرف کردووە لە کچەکاندا لە خانمەکان و شایەنی ئەوەیە مرۆڤێکی زۆر بەوەفایە مرۆڤێکە زۆر خاوەنی پرەنسیبی کارکردنە مرۆڤێکە زۆر هوەرەکەی خۆش ئەوێ زۆر ڕێز لە ماندووبوونی بەرامبەرەکەی ئەگرێ لە لای من قمەی ئینسانیەت قمەی هوەرمەندی هەموو مواسەفاتێکی جوانی لە لۆکە زاهیرای بینم و هیوادارم ئەویش گلەی لە هیچ مەراحیلێکی ژیانی من نەبوو بێ چونکە ئەو شایانی ئەوە بوو کە من ماندوو بووم لەگەڵی شایانی ئەوە باشە پەیوەندیەکە پێنەوت پەیوەندێکی زۆر خۆشەویستی هەیە زۆر هاوڕێی ئێمە پێکەوە چۆن ناو ئەبرێت هیچ سنوورێک بۆ خۆشەویستی نێوان بینی من و لۆکەنیە لە مێژوو ژیانم هیچ کەسم بە ئەندازەی لۆکە زاهیر خۆش نەویستوە خۆشەویستی هاوڕێتی بە هەموو حسابێک چۆن حسابەکەی هاوڕێ تەلەبە مامۆستا نسیبەکە ئەوە من نازانم تۆڵێم ساڵژ نێنم من نازانم مۆزۆ باسی ئەوم نەکردووە من باس لە هیچ کەسایەتی بکەم بۆ زەواج باسی ئەوم نەکردووە بەڵام قسەکانە تۆڵی هیچ کەسێک لەو خۆشەویستتر نییە لە بە هەموو ماناکانی خۆشەویستیەوە آخر و ئەم ساڵیش بە تەمام زەواجکەم هیچ منتەقیتیانە تۆ کەسێکە ئەمەە خۆش بێت و کەسێکی تریش بە تەمام بیلەکە کەسێکی تراسا من باسی جەنابەت باسی لۆکە زاهیرت کرد چی ئەگەێنێ لە ژیانی تۆ من لەسەر هوەری پەیوەندی مرۆڤایەتی نێوان ئێمە و بنەماڵەکەی کە من پێت ئەڵم لەگەڵ بنەماڵەکەی تێکەڵم لەگەڵ باوکی لەگەڵ دایکی لەگەڵ برای لەگەڵ خوشکی هاتوچوویەکی بنەماڵەیش هەیە لە نێوانماندا بۆ من ینی لەو دووسێ کەسانی کە زۆر نزیکن لۆکە زاهیرێکێکە لەو کەسانە بەڵام تایبەتترینە یعنی دووسێ کەس لەو قوتابیانم هەیە تۆ زۆر ناخۆش جوابی پرسیارەکانمەی تۆ زۆر هینمەکە یانیۆ نییە ئێستا بە کورتی و بە پوختی خۆشەویستترین کەس لای تۆ لۆکە زاهیرە و ئەم ساڵیش بە تەمایەوەی ئەگەر قسمەت و نسیب بێ ژن بێنی بەڵێ بەس من نادیارە هیچ پلانێکم یعنی ئەو نییە هیچ پلانێکم نەوتۆ من ئەڵم ئەو شتم داناوە بۆ قسمەت و نسیب ئەو ڕۆژێک کە من بڕیارە دەم کێ بوو هاتە ژیانی منەوە بە سوتفە زاواجەکەی نەخیر سوتفە بەس من یەکەم بۆم شەرح کردی پێشەوەی ئەمە بم من وشیارم لە قسەکردن پێم وتی بڕوام بە بەرنامەی ئاینی ئیسلامی پیرۆز هەیە ئەو مرۆڤێکی زۆر متەدەینم من زۆر ڕایەت بە ڕۆژوو شەبی نوێژیش ئەەکەم بە ڕۆژوش ئەبم و زۆریش بە کەسێکی بە بڕوام بە ئاینی ئیسلام لەبەرەوە هەموو شتێک ئەکەوێتە قسمەت و نسیبەوە لەبەرەوەی لە تەجروبەی یەکەمدا من هاتە سەر ئەوەی دووسێ ڕۆژ دوای ئەوە ئێمە زەواج بکەین ئیشەکە نەبوو لەبەرەوە قسمەتی ئێمە نەبوو بەیەکەوە وانە لە ئێستاشدا من هیچ ڕاگەاندە لەسەر هیچ چاکە کەسایەتی ناکەم ئەگەر لۆکە زاهیر ئەو کەسە بێت کە من ئێرم زۆر شانازی بە لۆکە زاهیرەکەم لەبەرەوەی لە لای من قمەی ئینسانیەت قمەی مرۆڤایەتی قمەی هوەر قمەی جوانی لە هەموو ڕەفتاری ئینسانەکان لە لای من لۆکە زاهیرە ئەکید لەگەڵەوانش کۆمەڵە قسابیترم هەیە میرایەکی کەلەوانی زۆر لە من نزیکە تەلەبەمە باشکەلەوانی دوایە چینەوەە نازانم بۆ ئەمە بڵێم پیر و خەڕۆ بن بڵێم خوا بۆ یەکتان بیاڵە نازانم چی بڵێن تۆ بە هاوڕێین پێکەوە پیر و خەڕۆ من ئەوان اختیارەکەمی تر پیر و خەڕۆ بۆ چێ بێ بارحاڵ
تو ێستا باسی ئاینی ئیسلام مەکروتێ من زۆر متەدەینم زۆر ئیمانم بە ئاینی ئیسلام هەیە نوێژەکەم ڕۆژوە گرم نازانم زۆر ملتزمی بەڵام ئاینی ئیسلام ناڵێ ئافرەتێکم بۆ بکە بە مارکە و بە قاچی ڕوتەوە بۆم خەسەر شاشە و خەڵک سێری بکات و کۆمەڵە چێژی جەسەدی لێوەگرێت ڕاست ئەی ڕاستە بۆچی واکەی من مشریف نیم لەسەر جلوبەرگی هەموو نەرمەندێک ئەمە یەکەم خاڵ لەوانەشە هەندێ لەو کارانەی پێش 7 ساڵ پێش ئێستا کرد بێتم بەو شێوازە من کار نەکەم ئێستا مافی خۆمە وەنیە ژیان لە گۆڕانکاریدایە ئەو کاتی کە 2006 بیریم لە جۆری نوعکی کار کردوتەوانێ لەوانەیە من ئێستا شێوازی کارەکانم گۆڕی بێ ئینسان نەتوانێت قابلی گۆڕانە لە بەرنامە ژیانی شخصی ژیانی کۆمەڵایەتی خۆی کاری هوەریش لەبەرەوە ڕێگایەکە وەکو قیتارە ڕوا بەڵام محەڵەی وەستانیشی هەیە باش ینی ئەبێت ئەنی ئەو کارانەی کە پێشتر کردوتە نەک لی پەشیمان بم باسیەوە ناکەم لی پەشیمانی نەخێ لە هیچ کارێکی خۆم پەشیمان نیم بەڵام زەمن ئایدۆلۆژیای ئینسان لە هەندێک مەبادی کارکردن ئەگۆڕێ بۆ کارێککە من ئێستا کارێکەکەم بەڵێن کارێکی نیشتیمانی گەورە ئەەکەم بۆ نمونە سرودی بۆ کوردستانم کرد 5 هونەرمەند تێدا بەشدار بوو پەیوەنجاف و میرا و لۆکە و مۆنیکا و عەبدولقادر ئەمە کارێکە کە ئەمڕۆ دڵی من زیاتر ئەم شتانەیەوێت بیری من زیاتر ئەم شتانەیەوێت کارێ نیشتیمانێکم ئەم سالی کارەکانی وەکومیادە حەناوی و سەمیرە سەعید و ئێستاش کارێکم هەیە بۆ شاری کەرکووکی خۆشەویست دوایین کارمەکە خەریکیم کارێکی وەتەنیە باش هەماش باشتێکی سیر لە توا هەیە مەسەلەن وەکو پرۆدیوسەری هەموو ئەو کارکتەرانی کە دروستە کردو وەکو دەنگ ناوگۆڕینێ مەسەلەن شانازە کردووە بە لۆکە کانیا و کردووە بە کریستاڵ مۆنیکا هەیە نازانم ناسلی هەیە ئەم ناوانە چیم ناوە فەنتازیە خەیاڵ ئەم شتە نامۆیە لە ناو میدیای کوردیدا لە ناو میدیای عالەمی و هەموو وڵاتەکانی دەرەدرۆسی بچۆ سەر ئەنتەرنێت سەیریکە فڵان هونەرمەند ناوی فڵانی کوڕی فیسارە بووە بە ناوی ئەوە هەندێک ناو هەیە ناوەکانی زۆر ناسکن ئێسان مەسەلەن بەنمونە من باش نییە لەسەر نانە بنمونە مەسەلەن بۆ نمونە لەسەر ناسلی خۆشە ناوێکی زۆر جوانە ناوێکی ناسکە بۆ بۆ لەیلا هەبێ بۆ ناسی نەبێ بۆ تریفە هەبێ بۆ ناسی نەبێ بۆ پەیمان هەبێ بۆ ناسی نەبێ ینی بۆ ئەو علامەتی بۆ ناوی نانی خونچە مەسەلەن ئێستا بکەن بەشکەم بێت ئەو خونچەیە دەگەم ناوێک لە بە خاتی ژەنابتو لە بەرنامەی شەقامەکەمە خونچە ئەگەر قسمەت بوو لەبەرەوە هەندێک ناو هەیە ناوی فەنی پێویستی بەوەیە ناو وەکو تایتڵە ببیری لێ بکەیتەوانێ کەسایەتێکە ئەبینی ڕوخساری ئەبینی چ نایەگە گونجێ نەبووە پێش من کردم باش هەموو دەستپێکێکی ئیش ڕەخنەی ئاراستە ئەکرێ یان ئەبێتە علامەتی سەهام بۆ ئەم شتە ینی بۆ نەبێت باش پرسیارێکی تایبەت عومەر شەریف هونەرمەندێکی جیهانی عەرەبیە هەموو شتێک ناوی عومەر شەریف نییە سەری ناوە ئاساسەکەی کە ناوی چێت ڕاست بەڵام تۆ عومەر و خونچەوەمانە بەکاردانی تۆ نەناسچێکی تۆیکەی بە لۆکە و نازانێت بارحەڵ لۆکە ناوی خۆیەتی بۆ زانیاریتان ناوی خۆیەتی من ئەکرێ هەیە ئینسان هەیە دوو ناوی هەیە زۆر کەسمان هەیە دوو ناومان هەیە ئەمانە شتەکان بەسیتەکەیتەوە ئەکرێ و بەسیتەشت نابێ قورس بکە باشە سەرڕای ئەوە تۆ پیاوێکی زۆر ناسچیت ینی هەمیشە و کەسانی کە لە نزیکە و ناسنێمە کە دانیشتین پێشتر هەمیشە پیاوێکی زۆر ناسکۆیت ینی هەم ناسک بیرەکەیتەوە هەم کەسایەتێکی زۆر جوانەیە هۆنەری بەو شێوە بێت قەیوان گروپ کوردستان think قەیوان باشە تا چەند ئیمانێ بە مەلا و بە شێخ خۆ شتانەیە بڕوان بە خەڵکێکی واقعبین هەیە خەڵکێکی کە زانیاریەکی تەواویان لە بەرنامەی ئاین هەیە نەک هەر کەسێک کە مەلای و شێخە و دوعاکە بڕوان پێ بێنەخێ باشە ینی ئیمانێ بە مەلا و شێخ و دوعا و شت نییە نەخێ بڕوان بۆ شتانەیە بەس بڕوان بەم مامۆستای ئاینی هەیە مامۆستای ئاینی ناباسی نەخێرەوانەی تر نەخێر بڕۆپی نەخێر بەڵام من بە دلیل پێ تەڵێم کە تۆ لە ماوەی ڕابردووە لە ماوەیەک پێش مای ڕابردووە لەگەڵ سەردانی یەکێک شێخێکتان کردو لە سلەیمانی بۆ کێشەیەکی نازام چی بوو هیچ کێشەیەک بووە تۆم ناوی بڵم ناوی شێخ لوقمان ئەڵێ هاوڕێمە من زۆر دەمێکای ناسم
پەیوەندێکی ڕفاقت لە بینی من و کاک شێخ لوقمان هەیە هیچ پەیوەندی بەوە نیە من دانیشم نوع دوش دو نیشتەوە دوای ئەو پیاوە شتانە ناکە نازانم منم 20 کەشتیوە بکە یعنی تۆ بۆکو هاوڕێتی چووی بۆ لای شێخ لوقمان بەڵێ ئەتوان لێ پرسن ئێوەکو هاوڕێتی چووی بۆ لای شێخ لوقمان بۆ بە شەو چویت و بە دزیەوە چویت و قەت بە دزیەوە بەشتەوە نەچووم و خەڵکیشی لە چواردەوە بووە گەر بە دزیەوە بچم نامە خەڵک لە خۆم کۆکەوانە خەڵکم لەگەڵیش بۆ و چوشم و هیچ مشکلەیەکم نییە لەگەڵی بچم دوعا و نیشتەمان بۆ بکە نەخێر ڕاست نییە حەزەکەی بەیانی وەرم توش با بچین بۆ لای بزانە من بۆ پەری ڕسمی ناچم بۆ لای نانە ڕاست نییە باش لە ژیانە 41 ساڵت تەمەەن تێپەڕان و بەڵێ لە چی پەشیمانیت لەوەی کە دەبوو لە هەندێک کارکتەری هوەری لە هەندێک کارکتەری هوەری زۆر و زوو وەرم نەگرتنایە بۆ کارکردن هەندێک بەبێ ناوبردن تەبان لە فۆرمی کاری منەوە دوور بووە لەوانەیە هەندێک سەرەن تەکلیف کراوە لایەن خەڵکێکەوە داوا کراوە شەریکەیەک سپۆنسەری کەسێکی کردووە حەزمەکردم کردایە لە ئەرشیفی من نەبووایە بەبێ ناوبردن باش قسەیەکی هەندێک هونەرمەند لە هونەرمەندە باشەکان کە باسمان کرد پاری پێنە بۆ بۆی هاتۆ بۆ لای تۆ سیدی کردو نەخشتوانی و پەشیمانیش بوون لە سیدیەکانی هیچ شتێکیوانی هیچ کەسێکی وا ناتۆتە لای من سێدی بە بکەم و پەشیمان بێتۆ لە بەرەوەی پارەی پێنەوە شتیوانی ئەوەی وترا لە میدیان ناڕاست ئەتوان هونەرمەندەکانێکێکە قسەی لەگەڵ کرد من نمونەی کاک ئەیوب عەلیم بۆیە نایتەوە بەناوی ئەیوب عەلیەوە قسەکەیان تەفسیری غەڵەت کرد ئەوتی تەجروبەی ئەوە ناکەم لەگەڵ پرۆدوسەرێکە لەگەڵ کەسێکە لە کۆی یەک ئەلبوم کۆبمەوە کار بکەم جارێکی تر نەیوت تۆ لە کارەکانی هەڵکەوت زایی پەشیمانم و ڕەخنەشی لەو میدیانە کرد و ڕوونکردنەوەشی دا کاک ئەیوب عەلی نەخێر باشە لە ژیانی کۆمەڵایەتی تا لە چی پەشیمانی لە هیچ شتێک من زۆر بەهێمنی بڕیارە دەم لەسەر کارەکانم ئاگام لە بڕیارمە کە بڕیار لەسەر شتێکە دەم ئاگام لێتی مستعجل نیم قەراری سەریع نادەم هەندێک شتێ تۆزێک نامۆیە بە کۆمەڵگەی کوردی مثلەن کە دەرگەی ماڵی ئەڵکەوزاییەکەی تۆ بچیتە ژوورەوە هەمیشە کۆمەڵێک چی لە چواردەورە حکمی کە هەندێکیان شوانە ژەمێننەوە مەسەن لەو ماڵا لەیەک ماڵا لەگەڵ تۆ ئەمە تۆزێک تەریب نییە بە کۆمەڵگەی کورتی بۆ هەردێک لەو کەسانی کە ماونە تۆ دایکی باوکی کە سوکاری وجودیان هەبووە کارمان کردووە لە نێتاقی کارکردنی هوەریدا بووە زۆر ئاسایش هەندێک تەحەدا هەیە مەسەلەن لە چاوپێکەوتنیەکە لێن ئارتیۆختی خۆی وتە ئەگەر پیانویەکم بۆ بێنن لە ماوەی 3 ساعتە نازام 100 ئاوازدانی نانە ئەلبومێک دەکەم ئەلبومێکێک بەڵێ بە 3 ساعت ئەلبومێک بەڵێ ئەوە زۆر لە خەڵکانێک گیانوسی ئەبێ ئەمە هەموو ئاوازی لەکوێ بە هەڵکەوزایر شەریکەکان بوویدانە کۆمپانیەکە کەشتیوانێ لە هیچ جیهانێکی دەرەوە ئینسان ئاوازانێ و چه ئاواز بکرێن وتم ئەگەر ئەو شکەتان هەیە لە بەرنامێکی ڕاستەخۆ ئامادەم خۆتان شارەکان بێنن لە بەرچاوتان ئاوازەکان دانێن وتوان بۆ شەوی دومیش بە هەمان شێو ئەلبومێکی بکەم لای جەنابە زیادیەکەم ئەمە مەرحەلەی یەکەمەوە بوو کەس ئەلبومێکەکەی بە شەو بڵێ لە شەوی دومیش ئامادەم ئەلبومیشی بکەم تاقەیە حاڵەتێکی شازە لە ئینسانێکدا هەیە ناکرێ خەڵکێ بڵێ بۆ من پێم ناکرێت دانیشێ ئاوا دانیشێ بە ڕەحمەتێکی بەهرەیەکی بۆ بێت دانیشێ ئەمە جیاوازە لەگەڵ بیرکردنەوەی کاری من و لەگەڵ فەنتازی کە من هەمە لەگەڵ توانەکانیشە بە کامەڵە زانیوی کە بە یەک شەو ئەلبومێ بکەی بە کامڵی شێکی کار لە کار کەوتووە مثلەن تۆ کارێکەکەی تەمسیلی نخبەیەکی گەورە کە کارێکی نیشتیمانیە من کە باسی ئەو کارانم کردو باسی گۆرانی یەکەم باس لەوە ناکەم کارێکی نیشتیمانی دانیشم 8 سرود لە یەک شەودا بکەم باسی سرودم نەکردووە باسی گۆرانیم کردووە کاری نیشتیمانی جیاوازە ئامادەکارێکی زۆر جیاوازێ بێ فۆرماتێکی زۆر جیاوازێ بێ نخبەکان چۆن بێنیتە جۆش هەست لەو پەیامە نیشتیمانێتێ بکە چیتر وڵات مادوم کردی بە جوابەکان نە جوابەکانێ بەشێکی مقنعە بەس بەشێکی من محکەمەم دانەوە لێو پرسمەوە بەڵام خۆی خەڵک تێگا لە هەندێک جواب خۆ خەڵک تێگا مەسەلەن وا جواب بە قورسی جواب نایتەوە تێگی بەرحاڵ لەم 41 ساڵی تەمەنتە هەمیشە ئەو پێوە دیارە لە پڕ بووی بە کوڕێ یان لە پڕ بووە بە کوڕ
نانە هەڵەیە قۆناغێکی ژیانە سەخت بووە مەسەلەن هەموو قۆناغەکانی ژیانی من سەخت بووە بە سەختی بن بووم بە هەڵکەوتایی ئاسان نەبووم ئەوی سعادادەی کە مندان بە ژیانی خۆم ئەوەی کە خۆم مەحروم کرد لە زۆر شت من هەڵکەوت زاهیری تایبەتیم فەرامۆش کردبوو وەکو کەسایەتی من تەنها هەڵکەوتزاری هونەرمەندم ئەناسی ڕۆژانە مامەڵەم لەگەڵا کرد و کارەکان مەکرد لەبەرەوە ماندوو بوو من بەوەی کە چۆن ئەو ڕێڕەوە دروستکەم چۆن ناوی خۆم دروستکەم چۆن من بنەمایە دروستکەم ببم بەوە خەڵکانیش کەشتوان هەوڵام دەبایە ئەو ماندوو بوون و ئەو ڕێگایە بپێون تا بگەن بەو ناوە بۆ کارکردن باشە بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین ئەگەر ئەم ساڵ بەتەمای ژنێنانی ئینشەڵا قسمەت و نسیبە بێت و ئەم جارە پرۆسەکە بەڕێواچیتر حەزیش لە پرۆسی زاجۆنیە بێگومان بۆچی حەزم لە مناڵە حەزە لە مناڵ زۆر مناڵم زۆر خۆشێت خەڵاوانی دەور و پشت مەزانن من پەیوەندیم لەگەڵ مناڵ زۆر نزیکە و زۆر مناڵم خۆشەوێت باشە یەک تۆز باسی زاواج وشتمان کرد هیچ پەیوەندێکی سێکسی لە نێوان تۆ ئەو کارکتەرانە هەبوو کە کاریان لەگەڵا کرد داوای لەبەر دەکەم لەوەی کە پرسیارەکە لە کەسایەتی بنەوە دوورە و منیش پێ خۆش نییە سوالێک ئاڕاستی من بکرێ شیاو نەبێت لە ناو کۆمەلگا و خەڵکی گوێی لە پشتانەوێت داوای لە منەکەم سوالە پێم خۆش نەبوو سوالێک پێ خۆش نەبوو نابێت ئەوە شتێکە مافی تاکی کەس علاقی بەسەر میدیاوە نییە هەموو کاتێک بەڵام ڕۆژنامەی زەر لە دنیاە باوە بەڵێ چۆن مایکل جاکسۆن لە ماڵەکەی خۆیان کەیسێکی خۆم کەیسە شەر خودە بەڵام میدیا کردیە پرسیار لی و لەسەر ئەو کەیسەشکە هیچ شتێک دلیلێکیش نەبوو محکەمەی لەسەر کرد ئەزانی چۆنا من پرسیارەکەم لۆ منتەڵق مافی تاکی کەس وەکو خۆی وەکو خودی شخصی خۆی پەیوەندی بەس بە خۆیەوە هەیە پەیوەندی بە میدیاکار و میدیاوە نییە ئەوەی کە ئاشکری دایمە تووشی هەڵە بوون ئەو کەسێک کە ئەو شتانی درکان و باسێکەن تووشی هەڵە بوون خەڵک منی ئەوێ وەکو کارە هوەرەکە منە ناسێ ئەوەی ڕقی لێمە ئەوەی خۆشیە من نە بە زۆر هوەری خۆم سەپانە بەسەر کەسدا نە بە زۆر لە دەرگای خەڵکم داوە هامە گۆرانەکان گوێم لێ بگرن سەرجەم میدیاکانی کوردستان کەوتنە دژایەتی کاری من ئایا من وەستان من ڕوتی من وەستا هوەرەکەی من بەرداوام نەبوو کارکتەرەکانی کە من دروستمە کرد بەرداوام نەبوو بەرەو نخبێکی زۆر گەورەتر ڕۆشتم کارم لەگەڵ گەورەترین کەڵە هوەرمەندی عەرەب کرد ئەمانە تەنها مەسائلێکی حەسادەت مەسائلێکی تێنەگەشتن مەسائلێکی بۆ ئەوەیە بۆ من ئەوە نیم بۆ ئەوەی کە هەڵکەوزایە پۆستێکی هەبێ دەستگایە بێرە بەڕێوە ئەم هەموو ئاوازە بکە ئەم هەموو خەڵکەرێکۆ بێتەوە بۆ من ئەوە نەبوو ناکرێ ئینسانەوە بیرکاتەوانێ بەڕای من یانی شتەکان هەڵبەسراوە ئەکید ئەگە هەڵ بەسرا باە هەڵبەسراون بووە بێتاقەت بووی بە پرسیارەکە نا پرسیارەکە وەکو دابێکی نەریتی ئیجتیماعی جائز نییە من باسی چەقبەستویەکی ئەڵی نابێمە لە کۆمەلگا بۆستین و شتی تازە نەکەین من لەگەڵ تازەگەرم لە سنووری خۆیدا بەڵام هیچ شتێک سنووری نییە مەسەلەن سنووری هونەر کوا سنووری هەیە هونەر سنووری نییە جەنابەت پرسیارێکی بەڵام خەتی ئەعلامیش بەشێکە لە هونەریانی پرسیارەکە ئەعلام و میدیاکار دایما گێرە شێوێنێک دروستەکەن هەندیشان هەیە میدیا من نموزەجێک باسەکەم ئەمڕۆ میدیایەک هەیە لە کوردستان دێت سپۆرتی ئەو کەسانەکان کە میدیایەک بەنا حەق لەیانەدەن من تۆم ناوی میدیاکەش بەرم ئەگەر ئاسایی کەناڵی ڕوودا و ئەمڕۆ دێ سپۆرتی زۆر کەس ئەکا کە لە میدیایەکە بەنا حەق لێدرێ ئەمە پێیوترە میدیای پرۆفشناڵ دێت بە حەقی خۆی کەسایەتەکان دەرەخە حیواران لەگەڵەکە هیوادارم هیچ ڕخنەیەکم لە مەسائلی NRT نییە بالعکس NRT بۆ من کەناڵێکی زۆر باش بووە لە سەرەتای دروستبوون لە سلێمانی توانی زۆر دیوار بشکێنێ و خۆشم هاتووم میوانداری بەرنامەی بەڕاشکاویم کرد 3 ساڵ پێش ئێستا چەندین جار حیوار بۆ لە ینی داوا کراوە لە من بۆ NRT داوما قسەم کردووە ئەگەر لەسەر هەر بابەتێ بێ بەڵام ئەو مەفهومە زۆر گرنگە کە خەڵکتی بگە میدیا نابێ ئیلا لە لێدان بێ لە کەسایەتە گشتەکان دانیشێ بیر و خێنن خەڵکی واز دێنێ لەوەی کە
ناتوانێت ئاسکی ڕۆشنبیری باشی نییە بە پرسیارێک تێکەچێت کە جەنابەت بە منە دوود من تێک نەچوون بالعکس بەڵام من ئەڵێم هەموو شتێ لە دابوونەریتی خۆیدا سنووردارە وەکوی کە خەڵکی کورد هەندێک جار بڵێن ئەبینی لە کۆمەڵی نخبەتدا دیموکراتی بە فراوانێکی زۆر گەورە تێکەشت دیموکراتی سنووری خۆی هەیە من ناتوانم بێم زلەیەک لە تۆ دەم بەڵام من دیموکراتم ڕاست ئەوەیە لەبەرەوە سنووری خۆی هەیە هەموو شتێکە تاسی لەسەر دیموکراتی بەرامبەر نەکەی بەڵام کارکتەری هەش بەڵام کارکتەری هوەری ئەو کارکتەرانی کابن بە نخبە لە ناو کۆمەڵگایە لە ئاخیرا تۆڵی هەڵکە و زایرەکەم جێشتۆ من هەڵکە و زایرێکی هوەری دەستا ئەو هەڵکە و زایرە هوەریە مڵکی هەمومانە لەبەرەوە هەموو نقطەی جاکاری هوەریەکان ئەتوانین پەیوەندی بە هەمووانێ ڕەنگە من بۆ نمونە ئەگەر بچمە میسر بچمە لوبنان باسی هەڵکە و زایر بکرێ گەر بە باشی باسکرێ منیش پێت خۆشی خاری پێوە بە پێچوانەوە گەر بە خراپیش باس بکرێ بۆ من پێ ناخۆشە لەو منتەڵەقەوەم قسەم کرد بارحاڵ هەڵکە و زایر ئەگەر لە ژیانانەمە ئەمە وەسیەتەکەی لە ژیانە نەمام لە ژیانە نەمەکەی ڕنگ بێ پێم خۆش بێت وەکو دو ئارامگە لە بێمەوە سلێمانی ممکنەوە لە بەرەوەی کەس و کارم لێرەیە خەڵکێم شارم حەسکەم کۆمەڵێ لەو کارکتەرانی کە من ئیشم لەگەڵ کرد و ماندوو بووم لەگەڵیان و ماندوو بوون بۆ ڕێڕەوی هوەری کوردی لە ڕۆژی کۆتایی حوزوریان هەبێت وەسیەتەکەی توانێ هەر وەسیەتەیە بڵێ باشە کە مردی هەستەکەی چێ زۆر بێتاقەتە بێت ئەکیت هەمووانەی کارم لەگەڵ کردوون بێتاقە دەبن هەمووانە کە کارم لەگەڵ کردوون بێتاقە دەبن چونکە من ئەتوانی دوو کەس پێ بڵێ لۆکە زاهیر میرە ئەو دوو کەسە لەبەروی زۆر زۆر نزیکن ئەوانەی تریش ئێستا من باسی شانیان نەکرد شانەیەکێکە لە دەنگە هەرە باشەکان خەڵکی بەغدادە عەرەب زمانە بەڵام خۆشویستێکی بۆ من هەیە بڕوا ناکەم بۆ براکانی خۆی هەبێ بۆ شێوە ئەگەر ڕۆژە من نەخۆشە بم تەلەفۆنێکا گوێ لە دەنگمە ناساغم زۆر نیگەرانە بێت یا لە بەغداوە هەستا هاتوو بۆلام یاگە لە وڵاتی شکە بووە تکتی تیارێ بڕۆ هاتوو بەلام بۆ سەردانم مەگەر بۆ یەک ڕۆژیش بێ لەم ماوەیە بە هەمان شێوە حاڵەتە ڕووی داهات بۆلام بۆ سەردانم لەبەرەوەی زۆرن لەبەرەوەی من وەکو کەسایەتێک هەمیشە کەسایەتێکی ئارام و نەرم بووم و هیچ کەسم ماندوو نەکردو لەگەڵ خۆمدا دڵی کەسیان باشەوەسێتەکەی تۆ هێموو کەسە عزیزانە و پێم خۆشە لە دەورم ئەکیت لەدەوران هەبێ لەو ڕۆژەدا ئەکیت هەرەوەی تر هیچ تەڵەبێکی ترم نە لە دەوڵەت هەیە نەلەوە هەیە حەزی ناکەم قەت هیچ شتێکی تریش نەشازیان دیار بۆ من بکرێت یا پەیکەر حەزم شتانە نییە پەیکەر نا حەز ناکەم بۆم بکرێت حەز نەخێر حەزکەم قەبرێکی زۆر سادەش بێ هیچ شتێکی تدانە قسەمان نەما حزورە لە شەقامە زۆر خۆشحاڵی کردن منیش خۆشحاڵ لەو وەڵامی یەک کۆمەڵێک قسەگەل کە بە من وتراوە حەزەکەم خۆت وەڵامی بیتەوە مەسەلەن ڕەنگە هەندێک کەس ئێستا نیگەران بن لەوەی کە هەڵکە و زاهیر میوانی شەقام پیان خۆش نەبێت یان لەگەڵ ڕێزمە ئەمە قسەی خەڵکە مەسەلەن کە بەشێک لە خەڵک نەکەمووی مەسەلەن پیان وتوم هەڵکە و زاهیر مێنە مەسەلەن هەڵکە و زاهیر ئەمە قسەی منیە چکە هەڵکە و زاهیر لە ئاخیرا کارکتەرێکی ئەکتیڤ و دیاری کۆمەڵگەی کوردیە بەڕێی منیش بۆیە هاتوویتە شەقام و دانیشت وەڵامی ئەو من بە حکومی ماوەیە کۆنتاکتمان هەیە لەگەڵ یەک جەنابەتم ناسیوە تەلەفۆنم بۆ کوردی من بڵام ئەرێ فڵان کارێکتەر مێنە بەرنامەکەت نەخێر قەتیش نایبینی لە من ئەگەریش ئەو خەڵکانە ناڕەحەت دەبن من پێم خۆشە هەر لێرەوە بەرنامەکەی بەسرێتەوە نمایشینەکەی بۆیە ئەوانە دڵگران نەبن چکم من دڵگران نابم لە جەنابەت دڵنیابە بەرنامەکە ینی بەو حەددا ئامادی بەرنامەکە پسڕینەوە بەڵێ بۆی کە خەڵکێک دڵگران هیچ نیگەران نابم حەز ناکەم خەڵک نیگەران بم من کە کارەکەم ئەکتیڤم خەڵکێک عادزە بێت توانای ئەوەی دییان ئەو شتەیە یا ڕقی لە نوعی شەکانی منە خۆ هوەر حەزە لە کۆتاییدا حەزە هەی حەزی لە کارەکانی منێ حەقی خۆشێتی چۆن دڵم خۆشە بۆی کەسێک گوێگری کارەکان بە پێی خۆشە کەس کشی حەزی بە کارەکانی من ناکە زۆر ئاسایی بنم قەت من نیگەران نام و تۆڕۆژ نابم و خەڵک ئیمێلی بۆ کردوم تێتی ڕقم لێ تا حەزم بە کارەکان بۆ پەڕی ڕێزە و جواب داوەتەوە کاکییان سوپاس دەکەم برایان داوا لە بنەکەم کە من کارێکم تۆ ناڕەحەت دەکەم هێوادارم ناڕەحەتن نەکەم ئەگەر لە میدیایەک من دەرچوو کاری من دەرچوو گۆرانی من دەرچوو
بیگۆڕیان شتێک هەندن لەو کارکتەران هاتوونەتەوە بۆ لامتیانە داوای لە بنەکە هەندێکیش ئەتادی هەن لەسەر ڕوتی خۆی بەردام ئەنجا من ئەوە تەرحەکەم بۆ جەنابەت ئاسایی بەرنامەکە توانی نمایش دەکەی لەبەرەوەی کە کۆمەڵی خەڵک بە جەنابەت نزیکن یان ئەوانە چونکە من لە ژیانمە نەداوام لە هیچ میدیاکارێک کردووە دیمانە لەگەڵم بکە و من زۆر نادر دیمانە ئەەکەم لەوانەیە لە ساڵێکدا جارێک دوو تێنەپەڕێ قەتیش تێنەپەڕیوە و زۆریش میدیاکان داواکەن نیکەم ئاستی بەرنمەیەک بەباشی نەبینم من زۆر سەریح بە جەناب دەڵم ئەگەر شەقام نەبینا بە بەرنمێکی باش ئەکید بە ڕێزم لە جوانی جەناب دەگرت و ڕێزی جەناب دەگرت بەس داوای لە بنمەکردم و بەشدانامم لەبەرەوەی هەست ناکەم من گونجاوم لەو بەرنمەیەدا نەخوا نەخواستە بەرنمەکان کەمکەمەوانێ زۆر داواشم لێکراوە و حتا لە میدیا هەیە عەرزی زۆر گەورە بۆ پارە کراوە کە من حوزورم لە میدیایەکەوێ میدیا هەیە تا ئێستا من دەرنەکەوتم دەریش ناکەوم لاوانە کێفم بە ستایلی یەکترینەیە ناوان حەز لە کاری من کردن من حەز لە کاریوان کەم و عەرزی زۆر کراوە بۆ من نەمکردووە بە احترامی شەوە نەمکردووە قەتیش وەڵامێکی سلبی ناخۆش بە هیچ کەسێکەوە نادەم و داوای لەبر نەکەم لەوەی کە ناتوان بەشداری بکەم ڕاستە زۆر بەخێر بێ کاکەڵکەوت زۆر سپاس دیارە ئەمە نەبێتە مجامەلە ئەگەر کۆمەڵێک تێبینی لەسەر کارە هونەرەکانی شایە بێ بەڵام کەسایەتی خۆت زۆر کەسایەتێکە زۆر شیرینی تو بۆ هاوڕێتی بەتایبەت زۆر سەریع تێکەڵی خۆشحاڵ زۆر بەخێر بێ شەقام پێویستی بە کارکتەری تۆش بوو لە بڕۆی زۆر باسە لەسەرە زۆر ئەو قسە و باسانی کە کردمان هەمووی قسەی خەڵکە شەگەمەگەر بە جۆرێک لە جۆرەکان نیگەرانیەک بوو بیدیانە پرسیارێکت بەدڵ نەبوو بێ زۆر ئاسایی پرسیارە بۆ هەموو کاتێک ئەکرێت لە هەموو کار تۆ کە قبولت کرد کارکتەرێکی جەماوەری بی و بۆ خەڵک بێ ئەبێ هەموو پرسیارێکت قبول بێ ینی هەموو شتێکت کاڕاستەکرێت قبولت بێ لەبەرەوە زۆر بە ئاسایی بین و من دەستخۆشی لە جەناب دەکەم لەو ستافە بەڕێزاکەم هەمووی کوڕی گەنجی خوێنگەرم کە ماندوو بوون بەم شەوەمانەوە لەگەڵ ئێمە زۆر سپاسیانەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم بۆ بەڕاستیش من لە ئەدای کەناڵەکەتان ڕازیم بێفەرق و جیاوازی بەرهەمی هونەرمەندان پەخشەکەن و کاریان لەگەڵەکەن دەستخۆشتان لێکم و سەرکەوتوو بوون و هیوادارم لەم بابەتە کۆمپانیانی کە میدیا کاری میدیا کۆم پشتگیری میدیاکەن زۆر بن و دووبارە سپاس مەش زۆر جاریشتر بە خێراتن دەکەین و هیوادارین ئەم ساڵی تر قسمەت و نسیبەکە بێت و لەم بخچەی داخراوە بکریتەوە مەمنون زۆر سپاس بانگێکیشمان پێی بۆ ئینشاءالله زۆر سپاسانەکەم زۆر بەخێر بێ ئەوەی ماوە جێدەسێ لە شەقاما بۆمان جێ بێڵیت و ئێمە زۆر خۆشحاڵ پێ دەڵێم کە تۆ لە ماوەی ڕابردووە لە ماوەیەک پێش مای ڕابردووە لەگەڵ سەردانی یەکێک شێخێکتان کردو لە سلێمانی بۆ کێشەیەکی نازام چی بوو هیچ کێشەیەک بووە تۆم ناوی بڵم ناوی شێخ لوقمانەڵێ هاوڕێمە من زۆر دەمێکای ناسم پەیوەندێکی ڕفاقت لە بینی من و کاک شێخ لوقمان هەیە هیچ پەیوەندی بەوەنی من دانیشم نوعاو دوش دوعاو نوشتەوە دوای ئەو پیاوە شتانە ناکە نازانم منم بیستۆ کشتیوە بکەم یعنی تۆ بۆکو هاوڕێتی چووی بۆ لای شێخ لوقمان بەڵێ ئەتوان لێ پرسن ئێوەکو هاوڕێتی چووی بۆ لای شێخ لوقمان بۆ بە شەو چیت و بەدزیەوە چیت و قەت بەدزیەوە بەشتەوە نەچووم و خەڵکیشی لە چواردەوە بووە گەر بەدزیەوە بچم نامە خەڵک لە خۆم کۆکەمانە خەڵکم لەگەڵیش بۆ و چوشم و هیچ مشکلەیەکم نییە لەگەڵی بچم دوعا و نوشتەمان بۆ بکە خێر ڕاست نییە حەزەکەی بەیانی وەرم من توش با بچین بۆ لای بزانە من بۆ پەری ڕسمی ناچم بۆ لای ڕاست نییە باش لە ژیانە 41 ساڵت تەمەەن تێپەڕان و بەڵێ لە چی پەشیمانیت لەوەی کە دەبوو لە هەندێک کارکتەری هونەری لە هەندێک کارکتەری هونەری زۆر زوو وەرم نەگرتنایە بۆ کارکردن هەندێک بەبێ ناوبردن تەبان لە فۆرمی کاری منەوە دوور بووە لەوانەیە هەندێک سەرەن تەکلیف کراوە لایەن خەڵکێکەوە داوا کراوە شەریکەیەک سپۆنسەری کەسێکی کردووە حەزمەکردم کردایە لە ئەرشیفی من نەبووایە بەبێ ناوبردم باش قسەیەکە هەندێک هونەرمەند لە هونەرمەندە باشەکان کە باسمان کرد پاری پێ نەبوو بۆیە هاتووە بۆ لای تۆ سیدی کردو نەخشتیوانی و پەشیمانیش بوون لە سیدیەکانی هیچ شتێکیوانی هیچ کەسێکی وا ناتوتە لای من سێدی بە بکەم و پەشیمان بێتە لە بەرەوەی پارەی پێنەوە شتیوانیە ئەوەی وترا لە میدیا ناڕاست ئەتوان هونەرمەندەکانێکێکە قسەی لەگەڵ بکەن
من نمونەی کاک ئەیوب عەلیم بۆ هێنایتەوە بەناوی ئەیوب عەلیەوە قسەکەیان تەفسیری غەڵەت کرد ئەو وتی تەجروبەی ئەوە ناکەم لەگەڵ پرۆدوسەرێکە لەگەڵ کەسێکە لە کۆی یەک ئەلبوم کۆبمەوە کار بکەم جارێکی تر نەیوت تۆ لە کارەکانی هەڵکەوت زایی پەشیمانم و ڕەخنەشی لەو میدیانە کرد و ڕوونکردنەوەشی دا کاک ئەیوب عەلی بەخێر. باشە لە ژیانی کۆمەڵایەتی تا لە چی پەشیمانی؟ لە هیچ شتێک من زۆر بەهێمنی بڕیارە دەم لەسەر کارەکانم ئاگام لە بڕیارمە کە بڕیار لەسەر شتێکە دەم ئاگام لێتی مستعجل نیم قەراری سەریع نادەم. هەندێک شتێک تۆزێک نامۆیە بە کۆمەڵگەی کوردی مثلەن کە دەرگای ماڵی ئەڵکەوزاییەکەی تۆ بچیتە ژوورەوە هەمیشە کۆمەڵێک چی لە چواردەورە حکمی کە هەندێکیان شوانە ژەمێننەوە مەسەلەن لەو ماڵا لێک ماڵا لەگەڵ تۆ ئەمە تۆزێک تەریب نییە بە کۆمەڵگەی کورتی بۆ هەردێک لەو کەسانی کە ماونە تۆ دایکی باوکی کە سوکاری وجودیان هەبووە کارمان کردووە لە نێتاقی کارکردنی هوەرەریدا بووە زۆر ئاسایش. هەندێک تەحەدا هەیە مەسەلەن لە چاوپێکەوتنێکە لێن ئارتیۆختی خۆی وتە گەر پیانویەکم بۆ بێنن لە مای 3 ساعتە نازام 100 ئاوازدانی نانا ئەلبومێک دەکەم ئەلبومێکەکە بەڵێ بە 3 ساعت ئەلبومێک بەڵێ ئەوە زۆر لە خەڵکانێک گیانوسی ئەبێ هەموو ئاوازی لەکوێ بە هەڵکەوزایر شەریکەکان بوویدانە کۆمپانیەکە کەشتیوانی لە هیچ جیهانێکی دەرەوە ئینسان ئاوازانێ و چ ئاواز بکرێت وتم ئەگەر ئەو شکەتان هەیە لە بەرنامێکی ڕاستەخۆ ئامادەم خۆتان شارەکان بێنن لە بەرچاوتان ئاوازەکان دانێن وتوان بۆ شەوی دومیش بە هەمان شێو ئەلبومێکی بکەم لای جەناب زیادیەکەم. ئەمە مەرحەلەی یەکەمەوە بوو کەس ئەلبومێکەکەی بە شەو بڵێ لە شەوی دومیش ئامادەم ئەلبومیش بکەم. تاقەیە حاڵەتێکی شازە لە ئینسانێکدا هەیە ناکرێ خەڵکێ بڵێ بۆ من پێم ناکرێت دانیشێ ئاوا دانیشێ بە ڕەحمەتێکی بەهرەیەکی بۆ بێت دانیشێ ئەمە جیاوازە لەگەڵ بیرکردنەوەی کاری من و لەگەڵ فەنتازی کە من هەمە لەگەڵ توانەکانیشە بە کامەڵە زانیوی کە بە یەک شەو ئەلبومێ بکەی بە کامڵی شێکی کار لە کار کەوتووە مثلەن تۆ کارێکەکەی تەمسیلی نخبەیەکی گەورە کە کارێکی نیشتیمانیە من کە باسی ئەو کارانم کردو باسی گۆرانی یەکەم باس لەوە ناکەم کارێکی نیشتیمانی دانیشم 8 سرود لە یەک شەودا بکەم باسی سرودم نەکردووە باسی گۆرانیم کردووە کاری نیشتیمانی جیاوازە ئامادەکارێکی زۆر جیاوازێ بێ فۆرماتێکی زۆر جیاوازێ بێ نخبەکان چۆن بێنیتە جۆش هەست لەو پەیامە نیشتیمانی تێ بگەن چیتر وڵات مادوم کردی بە جوابەکان نه جوابەکانێ بەشێکی مقنعە بەس بەشێکی من محکەمەم دانەوە لێو پرسمەوە بەڵام خۆی خەڵک تێگا لە هەندێک جواب خۆ خەڵک تێگا مەسەلەن وا جواب بە قورسی جواب نایتەوە تێگی بەرحاڵ لەم 41 ساڵی تەمەنتە هەمیشە ئەو پێوە دیارە لە پڕ بووی بە کوڕێیان لە پڕ بووە بە کوڕ نانە هەڵەیە قۆناغێکی ژیانە سەخت بووە مەسەلەن هەموو قۆناغەکانی ژیانی من سەخت بووە بە سەختی من بووم بە هەڵکەوزایی ئاسان نەبووم ئەوی سعادادەی کە مندان بە ژیانی خۆم ئەوەی کە خۆم مەحروم کرد لە زۆر شت من هەڵکەوزاهیری تایبەتی فەرامۆش کردبوو وەکو کەسایەتی من تەنها هەڵکەوزاری هونەرمەندم ئەناسی ڕۆژانە مامەڵەم لەگەڵە کرد و کارەکان مەکرد لەبەرەوە ماندوو بووم من بەوەی کە چۆن ئەو ڕێڕەوە دروستکەم چۆن ناوی خۆم دروستکەم چۆن من بنەمایە دروستکەم ببم بەوە خەڵکانیش کەشتوان هەوڵام دەبایە ئەو ماندوو بوون و ئەو ڕێگایە بپێون تا بگەن بەو ناوە بۆ کارکردن. باشە بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین ئەگەر ئەم ساڵ بە تەمای ژنێنانی ئینشەڵا قیسمەت و نسیبە بێت و ئەم جارە پرۆسەکە بەڕێواچویتر حەزیش لە پرۆسی زاجۆنیە بێگومان بۆچی حەزم لە مناڵە حەزە لە مناڵ زۆر مناڵم زۆر خۆشێت خەڵاوانی دەور و پشت مەزانن من پەیوەندیم لەگەڵ مناڵ زۆر نزیکە و زۆر مناڵم خۆشەوێت. باشە یەک تۆز باسی زاواج وشتمان کرد هیچ پەیوەندێکی سێکسی لە نێوان تۆ ئەو کارکتەرانە هەبوو کە کاریان لەگەڵا کرد داوای لەبەر دەکەم لەوەی کە پرسیارەکە لە کەسایەتی بنەوە دوورە و منیش پێ خۆش نییە سوالێک ئاڕاستی من بکرێ شیاو نەبێت لە ناو کۆمەڵگا و خەڵکی گوێی لە پشتانە بێت داوای لە منەکەم سوالە پێم خۆش نەبوو سوالێک و پێ خۆش نەبوو نابێت
ئەوە شتێکە مافی تاکی کەس علاقی بەسەر میدیاوە نییە هەموو کاتێک میدیاکانی بەڵام ڕۆژنامەی زەر لە دنیاە باوە بەڵێ چۆن مایکل جاکسۆن لە ماڵەکەی خۆیان کەیسێکی خۆم کەیسە شەر خودە بەڵام میدیا کردیە پرسیار لی و لەسەر ئەو کەیسەشکە هیچ شتێک دلیلێکیش نەبوو محکەمەی لەسەر کرد ئەزانی چۆنا من پرسیارەکەم لۆ منتەڵق مافی تاکی کەس وەکو خۆی وەکو خودی شخصی خۆی پەیوەندی بەس بە خۆیەوە هەیە پەیوەندی بە میدیاکار و میدیاوە نییە ئەوەی کە ئاشکری دایمە تووشی هەڵە بوون ئەو کەسێک کە ئەو شتانی درکان و باسێکەن تووشی هەڵە بوون خەڵک منی ئەوێ وەکو کارە هوەرەکە منە ناسێ ئەوەی ڕقی لێمە ئەوەی خۆشیە من نە بە زۆر هوەری خۆم سەپان و بەسەر کەسدا نە بە زۆر لە دەرگای خەڵکم داوە هامە گۆرانەکان گوێم لێ بگرن سەرجەم میدیاکانی کوردستان کەوتنە دژایەتی کاری من ئایا من وەستان من ڕوتی من وەستا هوەرەکەی من بەرداوام نەبوو کارکتەرەکانی کە من دروستمە کرد بەرداوام نەبوو بەرەو نخبێکی زۆر گەورەتر ڕۆشتم کارم لەگەڵ گەورەترین کەڵە هوەرمەندی عەرەب کرد ئەمانە تەنها مەسائلێکی حەسادەت مەسائلێکی تێنەگەشتن مەسائلێکی بۆ ئەوەیە بۆ من ئەوە نیم بۆ ئەوەی کە هەڵکەوزایە پۆستێکی هەبێ دەستگایە بێرە بەڕێوە ئەم هەموو ئاوازە بکە ئەم هەموو خەڵکەرێکۆ بێتەوە بۆ من ئەوە نەبوو ناکرێ ئینسانەوە بیرکاتەوانێ بەڕای من یعنی شتەکان هەڵبەسراوە ئەکید ئەگە هەڵ بەسرا بە هەڵبەسراون بووە بێتاقەت بووی بە پرسیارەکە نا پرسیارەکە وەکو دابێکی نەریتی ئیجتیماعی جائز نییە من باسی چەقبەستویەکی ئەڵی نابێمە لە کۆمەلگا بۆستین و شتی تازە نەکەین من لەگەڵ تازەگەرم لە سنووری خۆیدا بەڵام هیچ شتێک سنووری نییە مەسەلەن سنووری هونەر کوا سنووری هەیە هونەر سنووری نییە جەنابەت پرسیارێکی بەڵام خەتی ئەعلامیش بەشێکە لە هونەریانی پرسیارەکە ئەعلام و میدیاکار دایما گێرە شێوێنێک دروستەکەن هەندیشان هەیە میدیا من نموزەجێک باسەکەم ئەمڕۆ میدیایەک هەیە لە کوردستان دێت سپۆرتی ئەو کەسانەکان کە میدیایەک بەنا حەق لەیانەدەن من تۆم نای میدیاکەش بەرم ئەگەر ئاسایی کەناڵی ڕوودا و ئەمڕۆ دێ سپۆرتی زۆر کەس ئەکا کە لە میدیایەکە بەنا حەق لێدرێ ئەمە پێیوترێ میدیای پرۆفشناڵ دێت بە حەقی خۆی کەسایەتەکان دەرەخە حیواران لەگەڵەکە هیوادارم هیچ ڕخنەیەکم لە مەسائلی NRT نییە بالعکس NRT بۆ من کەناڵێکی زۆر باش بووە لە سەرەتای دروستبوون لە سلێمانی توانی زۆر دیوار بشکێنێ و خۆشم هاتووم میوانداری بەرنامەی بەڕاشکاویم کرد 3 ساڵ پێش ئێستا چەندین جار سڵاو خۆشحاڵم دوای دابڕانێکی کورت لە بەردامەیەکی نوێ شەقام لەگەڵێەوە بێگەیشتمەوە میوانی ئەم جارەمان میوزیسیان هەڵکە و زاهیرە هەڵبەت هەڵکە و زاهیر هێندەی ئاوازەکانی و هێندەی دەنگی مۆسیقاکانی و هێندەی ئەو کارانەی کە کردوێتی زیاتر لەوانە قسە و باسی زۆری لەسرە بۆیە پێمان خۆش بوو ئەم شۆبیێنی نەشەقامە و کۆمەڵی قسە و باس لەسەر کارەکانی بکەین بەخێر بیکاکەم زۆر سپاس کاکدەروون سەرەتا سوپاسی کەناڵەکەتانەکەم بۆ بەسەرکردنەوەیە دەستخۆشی پرۆگرامەکەت لێکەم ستایلێکی تازە دەستخۆشیش لەو برادەرە گەنجانە کەم هەمووی خوێنگەرم و بە نەفەسێکی زۆر جوان ئامادەکاریان بۆ بەرنامەکە کرد زۆر سپاس هەڵبەتە ستایلی بەرنامەی شەقام خۆتەزانی پێ هەڵان و دەستخۆشی و شتەکان یەکسانە بۆی کە ئێمە جەنابمان هێناوەتە شەقام و کارکتەرێکی دیاری ناو میدیای هونەری کوردیت بەڵام قسە و باسەکان زۆر قسە و باسەکان زۆر قسە و باسەکان ئێمە قسەی خۆمانەکەین ئێمە پرسیاری خۆمانەکەین تۆش ئەتوانی هەندێک پرسیار وەڵاممان بیتەوە هەندێک پرسیاریش وەڵاممان نەیتەوە منیش ئامادەویم دەربڕی و بۆیە هاتوومەتە خزمەت جەنابتان فەرمە دەست زۆر بەخێر بێت لەوە دەست پێکەین ئەگەر تۆ بیۆگرافیایکی خۆت بە کورتی ساڵی 1970 لەدایک بووی لە شاری سلێمانی لە گەڕێکی شێخان لەدایک بووم
قۆناغی سەرەتایی تاپۆلی چوارەمی سەرەتایی لە قوتابخانەی مەڵکەنی بوو. دیارە لەو ساڵانەوە من لە سەرەتای چوونە قوتابخانەم بە هونەری موزیک خەریک بوو. ئەو کاتە مامۆستا دلێر لەوێ مامۆسای وانی موزیک و سرود بوو. کارزان و فەرمان هەبوون دوو موزیکشەن لە گەڕەکی ئێمە. من و فەرمان هاوڕێ بووین، دو سێ ساڵ لە من گەورەتر بوو، بەڵام خولیای موزیکمان پێکەوە هەبوو. لە یەک تەمەنا لەو گەڕەکە بووین، یاریمانە کرد و دواتر من لەو گەڕەکانەمام چوومە گەڕەکی ڕزگاری. بە دوایەوەش لە ژێر چاودێری مامۆستا فەرید عیسا وانی موزیکی دەسەر ئامێری ئۆکۆردیۆن دەستم پێ کرد، هەتا قۆناغەکانی پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی لە ساڵی 1986 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان لە 91 تەخەڕوجم کرد. دوا بەدایەوە چەند ساڵێک لە کوردستان مامەوە و خەریکی کاروباری هونەری بووین، دواتر بۆ ئەڵمانیا و پاشان بۆ گەڕانەوە لە شاری هەولێر جێگیر بوو. باش، هەڵبەتە سەردەمانێک لە کابینی 5 و 6 و 7 پێم وابێ لە کابینی چوارەم گەڕامەوە، 4-5 مانگی ئەخیری بوو. دوا بەدوایەوە پێنجەم و شەشەم ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بووم بۆ کاروباری هونەری. باشە، بەس سیفەتێت و بووی بە ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بۆ کاروباری هونەری لە کاتێکە ڕەنگە خەڵکانێکە بگە لە پێشتۆ هەم مێژووی هونەریان هەم تاقی هونەریانە. شەرت نییە تەقییمکردن و هەڵبژاردننی کەسێک لەسەر مێژوویەکی درێژخایەن بێت و بێ چالاکیکەم بێ. هەڵبەتە ئەو ئێستادادا ئەو توانایە لە من بەدی کرا وەکۆی کە بوومە ئەو ناوەی ئەمڕۆ جەنابەت میوانداری منت کردووە. دیارە هەڵبژاردنی من لە جێگای خۆیدا بوو، بۆیە توانیم گەمەیەکی چالاکانە لەو چەند ساڵە دروستکەم. باش، ئەمڕۆ جەنابەت لە بەرنامەی شەقام خەڵکەوت زایرت کردو بە میوان. باش، موزیک زەنیشتریمان زۆرە. باش باش، پێ دوایە لەو کاتی کە لەو پۆستا بووی خزمەتێ بەکای هونەری کرد بێت بۆ هەموو شەریحەکان. طبعاً ئێمە لە کوردستان پرۆسەی حکومەتمان نوێیە، چەندین ساڵەکە تا ئێستا هیچ کام لە وەزارەتەکان نەیتوانیوە 100% خزمەت بە داخوازی خەڵک و کەم و کوڕی خەڵک بکات لە کوردستاندا. من بەپێی پۆستێک کە ڕاوێژکارە، نەک دەسەڵاتێکی منەفذە وەکو وەزیر، بەڵام پێم وایە توانی من یاریکی زۆر چالاکانە دروستکەم لە کوردستان. هونەر ئەو کاتە زۆرتر هونەری موزیک لە ئەوروپاوە ئەکرا، هونەرمەندەکان سەرجەمی لە ئەوروپا بوون. من ئەو بازارم گەڕاندەوە بۆ کوردستان وەتوان بڵم هەولێرم کردە مەیدانی ئەو یاریکردنە، ئەو نمایشی هونەری و چالاکی و ئەبینی زیاتر لە 200-300 سیدی موزیک بەرهێنانی پرۆفشناڵ لەو چەند ساڵانە ئەکرا. هەرچی هونەرمەندێک دەبینی جگە لەوانەیە کە من کارم بۆ کردوون بەغێری ئەوانش بوونە خاوەنی ئەزمموونێکی خۆیان ئەلبومی پرۆفشناڵ. باش باش، ئەکیت زۆر بە ینی بە مەتمانەوە قساکەی. ئەکیت ئەتوانی سێ دەنگ ئەگەر من اختیارێک بم بە تۆ سێ ناوم پێ بڵێ کە باشترین دەنگ و باشترین گۆرانی بێژ بن لە کوردستانە. ئەوەی من دروستم کردووە بەگشتی سێ ناو زیاترنە. بەڵێ یەکێک لەو شانازانی کە من دروستم کردووە لۆکە زاهیر باشترین گۆرانی بێژە لای تۆ. ئەکید یەکێکە لە باشترینەکان. من ناڵێم یەکێکە، من ناڵێم لای تۆ ئەگەر سێ یەکەم من لای چوارە دەتوانم پێ بڵم، 5 دەتوانم پێ بڵم. نه من سیان وێ یەکەم گۆرانی بێژ لای تۆ لە کوردستانە چێ؟ بەتواناترین گۆرانی بێژ چێ؟ ئەتوانم بڵێم لە ئافرەتدا باخان، لۆکە زاهیر و لەیلا فەریقی باشترین گۆرانی بێژن لە کووردا لە ئافرەتدا. ئەی لە پیا و سێ دەنگ زیادە سعات، پەیوەنجاف، میرە. باش، هەر شەشیان کارم کردووە. هەر شەشیان کارە کردو. بەڵام ڕەنگە ئەگەر بە نسبەت
کچەکەەوە کە سێ دەنگە خانمەکانەوە لۆکە باخان باخان لۆکە لەیلا فەرقی لەیلا فەرقی ڕەنگە جێی باسی خەڵک نەبێ ینی ئیمکانیت و تاقیونەری بەڵام ڕەنگە گەر بە میوزیسیانی بڵێ یان بە کەسێکی سەر شەقام بڵێ ئەمە باشترین گۆرانی بێژەکانی کوردن لای هەڵکە و زاهیر تۆ پێ دوایە قەرارێکی ساڵە حیا بێ هونەر کاتێک تۆ ئامادەی کارێگەکەی مارکێت و جەماوەر قەراردەری ئەم ئیشەن کاتێک لۆکە زاهر بە نمونە دێنمەوانەیە بەرهەمێکی بڵاوە بێتەوانێ زۆرترین فرۆشی لەسرە لەم سلێمانە کۆنسرتمان کردووە بەبێ هیچ پشگیرێکی میدیە ڕێکلام کرێبەوە هۆڵی تەلاری هونەر سەرجەمی فول ببوو و لە دەریشەوە خەڵک چاوەڕێی ینی زۆر ما بۆ کەچگای نەبوو تۆ پێ دوایە ئەمە ئەم فولبوونی تەلاری هونەر و لە دەریشەوە جێگە نەبووە بۆ دەنگی لۆکە زاهیرە نەک مۆزۆ تەنها تۆ دەنگێک مەطرحکەی ئەکید من بەو شارەزایی کە هەمە ئەو بە ئەرشیفێکی گەورەی کە ئەبینی مۆسیقارێک لە وڵاتەکانی دەرەوە تاریخی 80 ساڵی هونەری ئەگاتە 800 لەحن میلۆدی ئاواز من لەم 8 ساڵە 800 گۆرانی دروست کردووە ئەکیت من ئەزمونێکم هەیە تەجروبەیەکم هەیە و خاوەنی بڕیاردەریشم من ئەتوانم بڕیار بدەم تاسیری مەسەر شەقامی هونەرە بێ لە ساحەی کوردستاندا ئەکید من ئەو ناوم ئەتوانم ئەو تاسیرم هەبێ و کە منیش دەڵم لۆکە زاهیر بەو پەڕی ئیستادادەوە بێگومان ئەڵم لۆکا یەکێکە لە باشترین دەنگەکانی هونەری کوردی ئافرەت لە کوردستان بۆ دلیلم هەیە تۆ وەر پرسیار لە من کەی ناتوانێت خەڵکێکی شەقام لەگەڵ خەڵکێکی پرۆفشناڵ یەکسەر هاوکێشە لە بینیاندا دروستکەی لۆکە خاوەنی هەستە باخان بە هەمان شێوە خاوەنی ئەحساسێکی جوانە توانای دەنگێکە جەڕەسێکی ژنانی خۆشیان هەیە هەردووکیان ئەو ئاوازانی کە وتویانە ئاسان نییە هەر هونەرمەندێکی کە پێ بیڵێ ینی بۆ نمونە من نمونەیەکی پێڵم لەسەر ئەیوب عەلی هونەرمەند تەوانکە کەویش لە هونەرمەندە هەرە باشەکان دەلای من چەندین بڵێن بەرهەمی پێش من کردو بەڵام کاتێ لەگەڵ مندا ئیشی کردووە من ئەیوب عەلیم هێنایە سەر ساحەی خۆم ستایلی ئەیوب عەلیم گۆڕی لە دەنگ و لە بەکارهێنانی توانەکانی ینی ئەوەی کە ئەیوب عەلی پێش من گۆرانی ئەوە مەحدود لە چەند دەنگێکدا بوو بەڵام لە لای من چەند مەقامێک چەند گۆڕانکاریێک چەند ڕیتمێک چەند توانایەکی هونەری باس لە هونەرمەندەکانی کە بکەین جارێ لەسەر خانمەکان قسەت کرد باخان و لۆکە و هانیش کە من هەر بە هەمان شێوە باسی لەیلا فەرقیت نەکردوتت ئەکید لەیلا فەرقیکێکە لە هەرە باشەکان و شایانی ئەوەیە پۆستێکی گەورەی لە لیستەکەی تو سێم دانە باسی لەیلا فەرقی نانا من بە تەعەدود نەموتووە ببوورە ئەوسیانە یعنی من ئەگەر لە من بپرسی سێ چوار گۆرانی بێژی کورد تەحلیلیەن لە باخان ئەڵێم لۆکە ئەڵێم لەیلا فەرقی ئەڵێم هانی ئەڵێم حتا چۆپی فەتەح ئەڵێم ئەمانەیەکێکن لە دەنگە باشەکان بەڵام ئەگەر سییانیان هەڵبژێری ئەکید پۆستی یەکەم و دووم و سێم دەدەما لۆکە باخان لەیلا فەرقی نەبا تەعەدودیەوەی کە ئەمیان یەکەمیان دووەمیان سێ هەر یەکەی لە مەجالێکدا باشترە وازەها تۆ لە ئەوڵی ئیشەکان تاکە دەسێ پێکرد بە کۆمەڵی گۆرانی بێژی زۆر باش دەسێ پێکرد بە نمونەی کە ئاڵم زۆر باش من هیچ لە مۆسیقا نازانم بەڵام ئەو باشەی کە شەقام بە باشێزانێ و بەشێک لە وەسەتی هونەری بە باشێزانێ مەسەلەن نمونەوەکو لەیلا فەرقی مەرزیە ئەیوب عەلی پەیوەند بەڵام دوایی ئەم ڕێتینی تۆ هاتە خوارەوە بۆ کۆمەڵێک ناو کە ئەتوانم بە ڕاشکاوی پێ بڵێم کە هیچ مەقبول نەبوون لای خەڵک یعنی ئیشت بۆ کۆمەڵێک کەس کرد بۆ کۆمەڵی خانم کرد ئێستا مەسەلەن وای لاتوە کە خانمێکە بینی زۆر لەگەر ڕێزمە ئەماڵێ مە قسەی من نییە قسەی شەقامە خانمێکە بینی کە سەوتی زۆر خراپە بەس جوان و ستایلێکی هەیە و خۆی نمایشەکاڵێنەوە جەماعەتە کێڵکە و زایت ئەمە قسەی شەقامە شەقامە من جاب شەقامە دەمەوە بازاری هونەر هەمە چەشنە ستایلی تدا من هەمیشە لە مقابلەکانم چەند شتێکم تەڕح کردووە بەداخەوە ڕۆشنبیری هونەری موزیک لەناو کوردستاندا زۆر لاوازە بە تایبەت لە هونەرمەندەکانی هاوپیشی منن ستایل و جووری ستایلەکان شێ نەکراوەتەوە بە خەڵک کارکتەرێکی وەکو دەشنێ کە هاتووە ستایلێکی شۆیە گەنجانێکی 12 ساڵ 10 ساڵ هەتا 16 ساڵ لەوانەیە هێندەی چێش لە دەشنێ مڕات وەرەگرێ لە باخان یا لە لۆکە یا لە فەرقی یا لە هانی وەرنەگرێت
ئەمە حەزێکە ستایلە پۆپە گەنجانەیە سارێکی غەربیە گەنجانێکی زۆرمان هەیەمە لە ئەوروپا بەڕێی ئەو ستایلی کە خەڵکی ئێرە لای مەقبول نییە ئاشنا بوون بە موزیکی کوردی ئەو ئێمە ستارێکمان هەیە. بەڵام من باسی ئەفۆم کە من باسی کوالیتی هونەریەکەم مەسەرەن تۆ بە نمونە یەکێک لەو ناوانە ئاڵم دوای تۆ تەخەمە سەر ناوکەی احترامە لە بەروی خۆی وجودینی مەسەن تۆ ئیشە بۆ کردو نازانم کۆمەڵە تراکاتی هەیە ئەمان نازانم هیچ ئەساسێکی هەنەریتیانە ئەم دەنگە تا تۆ ئیشی بۆ بکەیت و سیدی بۆ بکەیت و بیکەیتە بازار لە کاتێکا کە دەیان گۆرانی بێژی باشێت تۆ بۆ کارێ بۆ نەکردو هەم لە کاتی پۆستی خۆتە و هەم لە وەکو کارە هوەرێک من ئەمێ ڕوونکردنەوەی بدەم کارەکانی کە من بۆ هونەرمەندانم کردووە علاقەی نەبووە بە پۆستەکەمەوە ئەی بەچی پارۆپیان کردو شەریکەکان هەموو سریەکان سەیری کەن سپۆنسەریان هەیە دوایەوەتر وەزارەتی ڕۆشنبیری خۆی یارمەتی هونەرمەندانی داوە دواتر ئەو هونەرمەندانی باشە ئەم هونەرمەندە بۆ خێرە مەسەرەن هونەرمەندی زۆر باشتر هەیە زۆر لەوانە لە پێشترەیە بۆ سپۆنسەری من ئێمە خۆمان لە ئیشەکەین هونەرمەند هەیە تا تراچێک سپۆنسەری تراچێک سەوتە دۆزنەوە ڕۆحیان دەرەچێت یعنی چی ئەم دەنگە خراپانە بە قسەی شەقام ئەوە ئاسان سپۆنسەریان دەسەکەی من خاڵەگەمی ڕوونکەمەوە ئەکید لەو بازاڕی کە من کارم کردووە زیاتر لە 30 هونەرمەندن بۆ نمونە ئەکید لەوانەیە 5-6 کەسی 4-5 کەسی بە زەوقی خەڵکەکە ئاماکە نەبێ و لاوە سەری توانەکانی بکەن لاریم لەوە نییە خۆ من ناڵم ئیلاوێ هەندێک جار پشگیریکردنی دەستی چینی ئافرەتە کە پێویستمان بەوە بۆ ئێمە مەیدانی هونەر لە کوردستان ئافرەت زیاد بکەین زۆرتر پیاوە بۆ مشتەمەعێکی پیاو سالاریمان هەبووە پیاوان زۆرتر لە ساحەبوون بە هەستێکی پیاوانە ئەو ئافرەتانی پێش منیشکە گۆرانیان تۆ زۆر بەیان ناڵم هەمووی تێکستی گۆرانەکان تعبیرە لە پیاو یعنی بە زمانی پیاو بۆ مخاتەبی ئافرەت دەکرێت ئەوانەیان تۆ ئافرەتێکە بینی شیرین و شیرین ئەڵێ یان چاو جوانە لەیلا ئەڵێ غەڵەتەکان لەوانەیە پێویست بەم نموزەجانەیە کە پەیدایکەی هەندێک لەو کەسانەی کە خەڵک ئەڵێ دەنگی لاوازە ئەبینی مارکێتێکی زۆر بەقوتی هەیە لەبەر ئەوەی شۆ ستایلێکی پۆپ علاقی بەدەنگۆنە زۆر لە گۆرانی بێژانەی شەکێرا و ئەمانی کە گۆرانێڵن لە غەرب شەرنێ دەنگێکی عەزەمەت هیچیان ئەو کەلسوم و فەیروز نین وا بزانێ ئەمانە باشترین دەنگن زۆر خەڵکیش هەیە کە لێرە لە تەختی پادشایەتی خەڵک وا سەیرێکە ئەو ئاستە هونەرێنی لەگەڵ ڕێزمە هەندێک میدیای متعاکس هەیە لەگەڵ ڕێزم لەم خودی سلێمانیە بالذات یعنی خەڵکێک ئەکەنە پاڵەوان بە هیچ بنەمایەک یعنی هەمیشە من لە دوورەوە تااقەتی من ڕخنەوەگرتن شتم نییە ئیشی من نیە ڕخنەگرتن بەڵام لەم خودی سلێمانیە ئەبینی هێندە فەرق و جیاوازی هەیە لە هەندێک میدیادا ئەبینی فڵان کەس و فیسار کەس و فیسار کەس مرونی ساڵ ئەمانە تکرارە بنەوانێ و ئەیانێ بە زۆر بیکەنە پاڵەوانی ساحە بۆ باشە ڕخنە لەوانەکەن نموزێکی بەسیتر بۆ جەنا بدێنەوە ئەبینی چەندین کچوو ئەمانە لەم کلیپانە دەرەچن قۆڵ و قاچ و هینیان ڕوتە هیچ ڕخنە ناگیرێ بەس هەڵکەوت زاهیر شتێک بکە بۆ مۆزوعەکە لەبەر ئیشی من مەقبولە جەماوەری هەیە هەڵکە و زاهیر هەر ڕوتکردنیی اعتیادینی گۆرانیەک هەیە نای هونەرمەندەکە نابم کلی پێکراوە کچەکە زۆر بە حرەکەتێکی ناشەرعی و ناجوان ئەچێت پەلاماری کوڕەکە چێتە باشە هیچی لەبەرانێ کەس قسەشی دەکە لەبەر ئەوەی لە ئەساسە هونەرەکە هیچ نییە لەبەر ئەوە هونەرەکە و باشە ئەکید باشە 100% بەلا هیچ مناقەشەیە ینی ئیش من لە ڕووی کردووە لە ساسە کاری مۆسیقاکە پرۆفشناڵە باز لە دەنگەکە ناکەم من باز لە دەنگەکە ناکەم من کە پێت ئەڵم باخان دەنگێکی چاکە لۆکە دەنگێکی چاکە هیچ کەسێک ئەو مافەی نییە بڵێ ئەم دەنگە ناخۆشە توان بڵێ حەزم لێ نییە چکوانە گۆرانی بێژی چاکن بەڵام من نەک بە حەقێکی دیکتاتۆری قسە بکەم لەسەر چ پرانسی بێ ئیش بۆ ئەم کچاناکی کامانە ئەم کچانی کە گریمان یەک دوانی کار دەنگی ناخۆش بوو بۆ ئیش کابرا هاتووە و هونەرمەندێکە هاتووە ئەوێ خۆی تاقیکاتەوە لە مەیدانەکە بەڵام بۆ ڕێگربین خۆی تاقینەکە ناڵێم ڕێگر بەڵام پارەکە ئەمەنە زۆر نییە خەڵک بێ تێست بکات لای تۆ ئەگەر باش بوو یڵە شەریکەتێک دێت ڕێکلامی پێکە سپۆنسەری ئەلبومێکێکە بۆ نا لە ناو زەمانی میدیای عەرەبیەکان سەیریکە نانسی عەجرەم و ڕوولا سعد و ئەمانەکانیان دەنگیان باشە ناسی عەجرەم پێ دوای گۆرانبێژێکی زۆر باشە من هاوڕێمە لەگەڵ حورمەت و ڕێزم بەس پێ دوای گۆرانبێژی زۆر باشە وەکو مطریبە سەیرەکرێ مغنیە فەرق لە بینی مطریبە مغنی هەیە باشە ئەمانی کە من کردو من پسە لە ئیشم بۆ خات و مەرزە فەرەقی کردو لەلا فەرەقی باخان لۆکە هانی چۆپی فەتاح
شانیا ئەمانە مطربن یعنی گۆرانی بێژی واقعین هەندێک لە کچەکانی کەش ستایلی شۆن هەندێکیشان هەیە حەزی کرد خۆی تاقیکاتەوە کاکە ئەی باشە بۆ ئەم هەموو یەک دقە ئەم هەموو سیاسیە نەشارەزایە دێتە مەدانی سیاسی دێنە بازار شەڕ بە ئێ بافرۆشن بەمافی ئەم میلەتە ئافرۆشن ئەری بۆ کەسی نەهات بڵێ فڵان سیاسی تو چیە زانی ئەتەبیبی بە سەر و کۆمار و تەبیبی بە پۆستی فلان و فیسار بۆ کەس رەخنە لەوانە ناگرێت ئیلا ئەم سیاست مەدارەرە بە عەزەمەتی عەزەمەت تێگەن لەبەرەوەی میدیایەکی بەهێزیان حیز بە پشتیوانی بەڵام گۆڕانکاریەکان لای تۆ بۆ نموناگە ڕسمیێکێک لەو خانمانە پێش هەڵکە و زاهیر بێنی چۆن چۆنیە دوای هەڵکە و زاریش بێنی چۆن چۆنیە ئەرز و ئاسمانی فەرق جوانە بن جوانە بن ئەوە پرۆفشناڵی کارەکەی منە من دەنگەکە عیلاقەتم بەوە جوانە بن ینی بەشکڵە میدیایەکە باسەکەم ئۆکەی لەبەرەوەی من کاتێک کلیپێکەکەن کلیپێکی پرۆفشناڵە موزیکەکان سەر تا سەری کارێکی پرۆفشناڵن بە ستایلێک هەرێکە و حەزی لە ستایلێکە بۆ نمونە من یەکشت پێ بڵم لەو 800 گۆرانێ با بڵێن 100 پارچەی موسیقە من کردومە بۆ کەناڵەکان 600 گۆرانی ئەگەر 150 ئەم ستایلە بێ لە ناو قەوسێکدا کە پێڵەن عارەبی کە شتیبا من قەنەعەتم پێ نییە 300 گۆرانی ڕۆمانتیکە 100 گۆرانی نیشتیمانیە بە هەمە ستایلەکان چەندی گۆرانی پۆپە ئارامبیە جاسە بلوسە مێرەنگێکە من ئەمانم هێنایە ناو مۆزیکی کوردی خەڵک هەر سەقافەتی نەرە هەڵکەوزای موسیقای عەرەبی شکلەکە ئەوەیە يعني حتى لە زۆر لەو مشکلەتەوەیە کە من زۆر باش لە مۆسیقا نازانم ئەگەر تۆ ڕۆژان ئەگەر کەسێکی مۆسیقی بینی بەرامبەروی کە رەخنە زۆر لە تۆگرێت بەرامبەر دانیشێت توانی دانیشی لەگەڵێ ئەگەر ئاستی ئەوەی هەبێ ڕێزە حورمەتم هەیە من کەس لەگەڵ کورسێکی مقابل خۆم هونەرمەند دانانی شێنم مێژووی موسیقاکەی وەکو من نەبوو بێت خزمەتی نەکرد بێت پێویستم بەوە نییە من چێ لە خۆت بە باشترە زانی لە کوردستان کەس لە خۆ بە باشتر ئیشەکان شایەتی حاڵە چ ناوێک لە ناو کوردستانە بۆ ناوەی کە وەک موزیژن وەکو مۆسیقار بۆ مەشهور بێ مۆسیقاری زۆر باشمان هەیە من لەگەڵ هەموو حرمەت و ڕێزم بۆ مامۆستاکان کە مامۆسای منن مامۆسا ئەنوەر قەرەداغی مامۆسا سەڵاح ڕەووف ئەمانە ئەزمونێکی گەوران هەیە مامۆسا دڵشاد حەمە سەعید بەڵام لە تۆ باشترین ئەخەزانین چۆنە تۆ ئەو محکەمەیەکەیتە ئیشەکانی وەکو من چۆتە چێ لە تۆ باشتر تۆڵی کەس لە من باشتر نییە لە کاتی کەسێ لە ئیشەکانی خۆم باشیدا نامچکم ئەو سەرکەوتنانی من لەسەر ئاسی دەروی کوردستان بەدەستمێنەوە هیچ هونەرمەندێکی کورد نەهێناوە بەڵام عەبدوڵڵا جەمال سەرگەرمەمان هەیە مۆسیقارێکی زۆر باشە کۆمپۆزەرە لە مەجالی موزیک وەکو ئاوازدانان شتێکی ترە من هەموو حرمەت و ڕێز لە هەردوو لاتانێکی خۆشەویستی قەت بێ یەکلایەنە نابێت ببێتە مۆزوعێک و خەڵکێک بەتەمای هاوسەرگیری بێت زەحمەتە ئەی بۆ شووی کرد کە کۆتایی بە شتێک دێت هیچ کەسێ لەسەر هیچ کەسێ ناوەستێت ئەی تۆ بۆ ژنێنێنە من ئەیهێنم ئەچمە هاوسەرگیریەکەم لەم ساڵدا ئەم ساڵ ئەگەر قسمت هەم قسمت نییە باشە باسی هاوسەرگیری و کرد پەیوەندی تۆ لۆکە زاهیر چییە؟ لۆکە زاهیر من ئەگەر مێژووی هەموو کارە هونەرەکانم تەماشاکەی خۆشەویستیم بۆ هەموو ئەو هونەرمەندانە هەیە لە یەکەمیان هەتا کۆتایی کە کارە بۆ کردوون هەمویانم خۆشەوێ پەیوەندیشم لەگەڵ هیچ چەندە عاجزیبوون نییە ئەوەی کە لە میدیا باسیەکە هیچی ڕاز نییە نمونە زۆر باسی کاکەی ئالیان کرد ئێمە نازم هەروان نییە زۆر پەیوەندیمان باشە هەموو سەردان مەکە لەگەڵ هاوڕەکانی لەگەڵ کاکرنج دێن دانیشین و زۆر خۆشەویستیشمان بۆ یەکتری هەیە هیچ عاجزبوونێک وەگەڵ هیچ هونەرمەندێک نییە بەس باسی لۆکە زاهیر بکەم لە لای من نابەخترین و دەرەجە یەک و خۆشەویستترین مرۆڤ و پیرۆستترین مرۆڤ لە لای من لۆکە زاهیرە یعنی زۆرترین توانای هونەری من بۆ ئەوم سەرف کردووە لە کچەکاندا لە خانمەکان و شایەنی ئەوەیە مرۆڤێکی زۆر بەوەفایە مرۆڤێکە زۆر خاوەنی پرەنسیبی کارکردنە مرۆڤێکە زۆر هونەرەکەی خۆش ئەوێ زۆر ڕێست لە ماندووبوونی بەرامبەرەکە یەگرێ لە لای من قمەی ئینسانیەت قمەی هونەرمەندی هەموو مواسەفاتێکی جوانی لە لۆکە زاهیرای بینم و هیوادارم ئەویش
گلەی لە هیچ مەراحیلێکی ژیانی من نەبوو بێ چونکەم ئەو شایانی ئەوە بوو کە من ماندوو بووم لەگەڵی شایانی ئەوە باشە پەیوەندیەکە و پێنەوت پەیوەندێکی زۆر خۆشەویستی هەیە زۆر هاوڕێی ئێمە پێکەوە چۆن ناو ئەبرێت هیچ سنوورێک بۆ خۆشەویستی نێوان بینی من و لۆکەنیە لە مێژوو ژیانم هیچ کەسم بە ئەندازەی لۆکە زاهر خۆش نەویستوە خۆشەویستی هاوڕێتی با هەموو حسابێک چۆن حسابەکەی هاوڕێ تەلەبە مامۆستا نسیبەکە ئەوە من نازانم تۆڵێم ساڵژ نێنم من نازانم مۆزۆ باسی ئەوم نەکردووە من باس لە هیچ کەسایەتی بکەم بۆ زەواج باسی ئەوم نەکردو بەڵام قسەکانە تۆڵی هیچ کەسێک لەو خۆشەویستتر نییە لە بە هەموو ماناکانی خۆشەویستیەوە ئاخر و ئەم ساڵیش بە تەمام زەواجکەم هیچ منتەقیتیانە تۆ کەسێکە ئەمەە خۆش بێت و کەسێکی تریش بە تەمام بیلەکە کەسی تراسا من باسی جەنابەت باسی لۆکەزایرت کرد چی ئەگەێنێ لە ژیانی تۆ من لەسەر هوەری پەیوەندی مرۆڤایەتی نێوان ئێمە و بنەماڵەکەی کە من پێت ئەڵم لەگەڵ بنەماڵەکەی تێکەڵم لەگەڵ باوکی لەگەڵ دایکی لەگەڵ برای لەگەڵ خوشکی هاتوچوویەکی بنەماڵەیش هەیە لە نێوانماندا بۆ من ینی لەو دووسێ کەسانی کە زۆر نزیکن لۆکە زاهریێکێکە لەو کەسانە بەڵام تایبەتترینە یعنی دووسێ کەس لە قوتابیانم هەیە تۆ زۆر ناخۆش جوابی پرسیارەکانمەی تۆ زۆر هینمەکە یانیۆ نیە ئێستا بە کورتی و بە پوختی خۆشەویستترین کەس لای تۆت لۆکە زاهیرە و ئەم ساڵیش بە تەمایەوەی ئەگەر قسمەت و نسیب بێ ژن بێنی بڵێ بەس من نادیارە هیچ پلانێکم یعنی ئەو نیە هیچ پلانێکم نەوتۆ من ئەڵم ئەو شتم داناوە بۆ قسمەت و نسیب ئەو ڕۆژێک کە من بڕیارە دەم کێ بوو هاتە ژیانی منەوە بە سوتفە زاواجەکەی نەخیر سوتفە بەس من یەکەم بۆم شەرح کردی پێشەوەی ئەمە بم من وشیارم لە قسەکردن پێم وتی بڕوام بە بەرنامەی ئاینی ئیسلامی پیرۆز هەیە ئەو مرۆڤێکی زۆر متەدەینم من زۆر ڕایەت بە ڕۆژوو شەبی نوێژیش ئەەکەم بە ڕۆژوش ئەبم و زۆریش بە کەسێکی بە بڕوان بە ئاینی ئیسلام لەبەرەوە هەموو شتێک ئەکەوێتە قسمەت و نسیبەوە لەبەرەوەی لە تەجروبەی یەکەمدا من هاتە سەر ئەوەی دووسێ ڕۆژ دوای ئەوە ئێمە زەواج بکەین ئیشەکە نەبوو لەبەرەوە قسمەتی ئێمە نەبوو بەیەکەوە وانە لە ئێستاشدا من هیچ ڕاگەاندە لەسەر هیچ چاکە کەسایەتی ناکەم ئەگەر لۆکەزاهیر ئەو کەسە بێت کە من ئێنم زۆر شانازی بە لۆکەزاهیرەکەم لەبەرەوەی لە لای من قمەی ئینسانیەت قمەی مرۆڤایەتی قمەی هوەر قمەی جوانی لە هەموو ڕفتاری ئینسانەکان لە لای من لۆکەزاهیرە ئەکیید لەگەڵەوانش کۆمەڵە قسابیترم هەیە میرایەکی کەلەوانی زۆر لە من نزیکە تەلەبەمە باشکەلەوانی دوایە چینەوەە نازانم بۆ ئەمە بڵێم پیر و خەڕۆ بن بڵێم خوا بۆ یەکتان بیاڵە نازانم چی بچکۆنە تۆ بە هاوڕێین پێکەوە پیر و خەڕۆ بن من ئەوان اختیارەکەمی تر پیر و خەڕۆ بۆ چێ بێ بارحاڵ تۆ ێستا باسی ئاینی ئیسلام مەکروتێ من زۆر متەدەینم زۆر ئیمانە بە ئاینی ئیسلام هەیە نوێژەکەم ڕۆژوە گرم نازانم زۆر ملتزمی بەڵام ئاینی ئیسلام ناڵێ ئافرەتێکم بۆ بکە بە مارکە و بە قاچی ڕوتەوە بۆم خەسەر شاش و خەڵک سێری بکات و کۆمەڵە چێژی جەسەدی لێوەگرێت ڕاست ئەی ڕاستە بۆچی واقعی من مشریف نیم لەسەر جلوبەرگی هەموو نەرمەندێک ئەمە یەکەم خاڵ لەوانەشە هەندێ لەو کارانەی پێش 7 ساڵ پێش ئێستا کرد بێتم بەو شێوازە من کار نەکەم ئێستا مافی خۆمە وەنیە ژیان لە گۆڕانکاریدایە ئەو کاتی کە 2006 بیریم لە جۆری نوعکی کار کردوتەوانێ لەوانێ من ئێستا شێوازی کارەکانم گۆڕی بێ ئینسان ئەتوانێت قابلی گۆڕانە لە بەرنامەی ژیانی شخصی ژیانی کۆمەڵایەتی خۆی کاری هوەریش لەبەرەوە ڕێگایەکە وەکو قیتارەڕوا بەڵام محەڵەی وەستانیشی هەیە باش ینی ئەبێنینە بێت ئەنی ئەو کارانەی کە پێشتر کردوتە نەک لی پەشیمان بم باسیەوە ناکەم لی پەشیمانی نەخێر لە هیچ کارێکی خۆم پەشیمان نیم بەڵام زەمن ئایدۆلۆژیای ئینسان لە هەندێک مەبادی کارکردن ئەگۆڕێ بۆ کاریشکە من ئێستا کارێکەکەم بڵێن کارێکی نیشتیمانی گەورە ئەەکەم بۆ منە سرودی بۆ کوردستانم کرد 5 هونەرمەند تێدا بەشدار بوو پەیوەنجاف و میرا و لۆکە و مۆنیکا و عەبدولقادر زاخۆی ئەمە کارێکە کە ئەمڕۆ دڵی من زیاتر ئەم شتانەیەوێت
بیری من زیاتر ئەم شتانەیەوێت کارێ نیشتیمانی کەم ئەم ساڵی کارەکانی حکومیات حەناوی و سەمەری سعید و ئێستاش کارێکم هەیە بۆ شاری کەرکووکی خۆشەویست دوایین کارمەکە خەریکیم کارێکی وەتەنیە باش هەماش باشتێکی سیر لە توا هەیە مەسەلەن وەکو پرۆدیوسەری هەموو ئەو کارکتەرانی کە دروستە کردو وەکو دەنگ ناوگۆڕینێ مەسەلەن شانازە کردووە بە لۆکە کانیا و کردووە بە کریستاڵ مۆنیکا هەیە نازانم ناسلی هەیە ئەم ناوانە چیم ناوە فەنتازیە خەیاڵی ئەم شتە نامۆیە لە ناو میدیای کوردیدا لە ناو میدیای عالەمی و هەموو وڵاتەکانی دەرەدرۆسی بچۆ سەر ئەنتەرنێت سیرکە فڵان هونەرمەند ناوی فڵانی کوڕی فیسارە بووە بە ناوی ئەوە هەندێک ناو هەیە ناوەکانی زۆر ناسکن ێسان مەسەلەن بە نمونە من باش نییە لەسەر نانە بە نمونە مەسەلەن بۆ نمونە لەسەر ناسلی ناوێکی ناوێکی زۆر جوانە ناوێکی ناسکە بۆ لەیلا هەبێ بۆ ناسی نەبێ بۆ تریفە هەبێ بۆ ناسی نەبێ بۆ پەیمان هەبێ بۆ ناسی نەبێ ینی بۆنا ئەو علامەتی بۆ ناوی نانی خونچە مەسەلەن ئێستا بکەن بەشکەم بێت ئەو خونچەیە دەکەم ناوێک لە بە خاتی ژەنابتو لە بەرنامەی شەقامەکەمە خونچە ئەگەر قسمەت بوو لەبەرەوە هەندێک ناو هەیە ناوی فەنی پێویستی بەوەیە ناو وەکو تایتڵە ببیری لێ بکەیتەوانێ کەسایەتێکە ئەبینی ڕوخساری ئەبینی چ نایەگە گونجێ نەبووە پێش من کردم باش هەموو دەستپێکێکی ئیش ڕخنەی ئاراستە ئەکرێ یان ئەبێتە علامەتی سەهام بۆ ئەم شتە ینی بۆ نەبێت باش پرسیارێکی تایبەت عومەر شەریف هونەرمەندێکی جیهانی عەرەبیە هەموو شتێک ناوی عومەر شەریف نییە سەری ناوە ئاساسەکەی کە ناوی چیە ڕاست بەڵام تۆ عومەر و خونچەوەمانە بەکاردانی تۆ نەناسچێکی تۆیکەی بە لۆکە و نازن بارحاڵ لۆکە ناوی خۆیەتی بۆ زانیاریتان ناوی خۆیەتی من ئەکرێ هەیە ئینسان هەیە دوو ناوی هەیە زۆر کەسمان هەیە دوو ناومان هەیە ئەمانە شتەکان بەسیتەکەیتەوە ئەکرێ و بەسیتەشت نابێ قورس بکرێت باشە سەرڕای ئەوە تۆ پیاوێکی زۆر ناسچیت ینی هەمیشە و کەسانی کە لە نزیکە و ناسنێمەکە دانیشتین پێشتر هەمیشە پیاوێکی زۆر ناسکۆیت ینی هەم ناسک بیرەکەیتەوە هەم کەساتێکی زۆر جوانێت هۆنەری بۆ شێوە بێت قەیوان گروپ کوردستان think قەیوان باشە تا چەند ئیمانێ بە مەلا و بە شێخۆ شتانەیە بڕوان بە خەڵکێکی واقعبین هەیە خەڵکێکی کە زانیاریەکی تەواویان لە بەرنامەی ئاین هەیە نەک هەر کەسێک کە مەلای و شێخە و دوعاکە بڕوان پێ بێنەخێ باشە ینی ئیمانێ بە مەلا و شێخ و دوعا و شت نییە نەخێ بڕوان بۆ شتانەیە بەس بڕوان بەم مامۆستای ئاینی هەیە مامۆستای ئاینی ناباسی نەخێرەوانەی تر نەخێر بڕۆپی نەخێر بەڵام من بە دەلیل بەرنامەیەوانێرم بۆ مامۆستا و قەرەداغی مامۆستا سەڵعەڕە و کە فێریشتی فێریشتیان کردوین و موزیکیان فێرکردن و ماندوم و لەگەڵمان ئەوە خەمە سەر و سەرچاوم فەرقی ئەوە هەیە کە من وەکو مەجای تەلحین کۆمەڵی سنوورم بەجێهێشتۆ زۆر دوورە لە هونەرمەندەکانی کوردەوە زۆر دوورە یعنی فەرق هەیە تۆ لەگەڵ عملاقێکی گەورە لە میدیا عەرەبی شتێک کە بە 700 هزار ملیۆن و ملیۆنها نفوسیان هەیە ئەمانە تۆ تاریخێکی گەورەی هەیە قەناعەت بە لەحنی تۆ بکە بیڵێ وەکو وایە من مجازفەیە بۆکەم ئەم تاریخە گەورەی عملاقا یا بێبی خەمە سڵێکی خۆڵۆیە سەرترکەوت ینی زیاتر سەریکەوێنم من ئیشی وەتەنیم کردووە توانیم بە باش جایزەی باشترین ئاواز لەسەر وەتانی عەرەبی وەرگرم کە گۆرانەکە لەسەر کوردستان بوو کوردستان think قەیوان باشە ئەم پارانە لەکوێ بوویان ئەم پارانەی میشانی پێکی چکە زۆربەی قسەکانەوەی ئەڵێ بۆ نمونە مایادە حەنای تۆ گۆرانی کوردی پێڵی بە زەبری پارەیانی لاخیرە تۆ باسی مارکتی نەکرد منیش ڕەنگە ئامادە بم بەیانی ئەگەر مارکتینێکی بەقوتم بنێ پارەیەکم بنێ گۆرانیا مەسەلەن بەرنامەیەک بۆ کەسێکی تر بکەم ئەم پاروشتە لە یەک دقە بۆ مشکلەکە لەناو قوسێکە تایتڵ ئللا علامەتی ئێستەم لەسەر ئەو پارەیە ئەو جۆریشتەیە بابن یەکشت پێ بڵم هۆنەرمەندێکی گەورە دێنی لەسەر ئەم وڵاتە گۆرانیاڵێ بودجێ ئەم وڵاتە ئەگەر بۆ کولتور و کاڵچەر سەرف نەکرد ئەی بۆچی هەر بۆ ئەم لە ئەولا هەموو سندوقی جای نییە لە نام وڵاتە باشە تایتڵی کە کلیپەکان کێشەکە لەوایە سنوقیە وڵاتە کەدان لێ بۆ کاری هوەری بۆ لای هەڵکەوزای یەک دقا تایتڵی کلیپەکان ببینن ئەخە ئەوەیە بەرە کاک دەرونگیان ئەمەیە ئاستی ڕۆشنبیری میدیا و هونەرمەندی ئێمە بەس ئەیانێ قسە لەسەر خەڵکەوزایرکەن لەبەرەوەی مۆزوعە من پێت ئەڵم من مۆزوعی ساحەم من گەمەیەکم خستە ساحەکە 900 ساڵ پێش من کراوە نەدوای منیش دەکرێت بە تەحەدا و قسەیەکەم یەکشت پێ بڵم
تایتڵی تەلەڤیزیۆنەکان کە کلیپەکە دەرەچێت لە کەناڵەکەی خۆتەوە میادە حەناوی و سەمیرە سەعید و نەسرین حەمێدان ئەمانەی عەرەبەکان دابڵن سەیری کەن سپۆنسەری تێدایە بۆ ناچن بۆ شەریکانە بڵێن بۆ ئەرێ خێر ئەم سپۆنسەرانە بۆ گۆرانی بێژی تر نایەت چۆن بۆ ئەم سپۆنسەرانە بۆ گۆرانی بێژی تر نایە بۆ گۆرەی ئەوانی تۆی ئەوە پرسیارە بۆ ناچن لە شەریکەکان بۆ لەم نیەکەن بچن لە شەریکەکانی گەندرایکیان ئەو هونەرمەندانە خۆشتان میدیاکارەکان بڕۆن بڵێ بۆ بەستۆ بۆ هەڵکە زایر سەرفیکن ئەی کاکە لەبەر کارەکانی منە نانە خۆی قسەکەوە کەوزایی نزیکی حەجەکەیە نەخێر نەخێر باکشتی کە بڵێم زۆر بوون ئەوانەیان وت هەڵکە زایری لە ئەنجومی وەزیران نەمێنێ داخرێت وەنیە ئەم قسێت ئەکیت گوێت لێ بۆ خۆشە لە میدیا لەشت بەڵام من 3-4 ساڵە لە حکومەت نەماوم لوتکەترین کاری ژیانم لەم 3-4 ساڵە کردومە نمونونەکەی میادە حەناوی کابێ شانازی کەین بەوەی یەکێک لە 5 تۆپترین گۆرانی بێژی عەرەب هاتووە ئەڵێ دڵی من بۆ کوردستان و لەسەر کوردستان قساکە کەلاوانەی هەزار ڕخنێ لە عەرەبەکان و هات پێت وتی سەمیرە سەعید هات گۆرانی بۆ هەولێر وت بە زمانی کوردیشی تێکرد لە ڕۆح و ئەحساسی هۆنەرمەند و دەرەچێ هەزاران جمهوری هەیە عاتیفەی بەرامبەر ئەم هۆنەرمەندە ئەمانە کارێکی نابێغن کە ئەکرێن یعنی باش بۆ نەوەستام و کارم کرد وەنیە بۆ بەڵام کارەکانە تۆزە کەس بووە لە ڕووی ڕقەمەوە کەستر بووە لە چاو کاتی کە ڕاوێژکار بووی یەک دقە بوار و دۆخی سیاسی ئەمڕۆ لە کوردستان ئاچکام شەریکم پێ بڵێ خانۆکانی بە باشی ئەفرۆشێ لەو شەریکانە بفرۆشن کە لە پشت میدیاکانی خۆتانەوەن بزانە خانوبەرەکانن بەو شێوە ئەفرۆشێ یا لە شەریکەکانی لاو هەولێر لە دۆکی شەکەن بزانە خانوبەرەکانی کە هەیەە یا پرۆژە تیجارەکانی کە هیانە هەر ڕۆژێ ئەزمێکی سیاسی و سەر وڵاتە دێ ئەکرێ لە گەرمەی شەڕی داعش و ئەم مەشاکیسیانە من دانیشم گۆرانی شاتکەم من خەریکی گۆرانی وەتانی نیشتیمانی نە بکاتانەدا ئەکرێ من ئەوانە بکەم باشە ئەمە منطق نییە بیری لێ بکرێت منطقە قەناعەتە پێکردم بووە باش بەڵام قەناعەتە بە هەموو شتەکانی کەش پێکەم وەڵاهی من ئینکاری و لەگەڵا ناکەم یاخوا قەناعەتم پێ بەچی ێژیت تۆ چکە ژیانی تۆ ژیانێکی ئاسایی نییان ئەوە نییە بڵێ بە مەعاشێکە ژی مویترژێ ژیانی تۆ خانۆکەی تۆ گوزەرانی تۆ سیارەکەی تۆ سایق و نازام ئەم شتانە هەمە من کاری موزیکەکەم بەڵام زۆر میدیاکانی عەرەبی زۆر کەسی تریشەیە کاری موزیکەکە و تۆ ناشی وەکو من ناتوانێت کارەکانی ئینتەرناسیۆناڵ بێت نەیتوانیوە ڕقەمەکانی دەرەوە بڕێ زۆر لە هونەرمەندە عەرەبیانە داوە لە من کار لە من داوای کارەکەن لە من زۆر لە میدیاکانی تەلەڤیزیۆن کەناڵەکانی عەرەبی موزیکی خەبەریان هەیە موزیکی بەرنامەی مەلیکە جەمالە لە ڤیستیڤاڵە گەورەکان من بەشدارم ئەبینی جاری وایە لە ساڵێکدا داهاتی من ڕۆشتۆ بۆ 400-500 هزار دلار ئەکەیت ئەگەر ساڵیش کەش ئیش نەکەم بۆ پارێژیاوم ئەی بۆ لە میدیاکانەوە باسی ناکەی بۆچی باسی کەمە ژیانی خۆمە لە فیستیڤالەکان خەڵات وەرەگرم خەڵاتەکان چۆن لە هەیە هەموو لە میدیاکانی عەرەبی هەمووی باس کراوە ئەتوانی سەریکەوە بۆ میدیای کوردیش لەسەر ناکەم ئەخە میدیای کوردی یەکشت پێ بڵم نا هەندێک جار بڵاوەکرێتەوە لەوانەیە هەندێک جار بەرچاوی جەنابەت نەکەوت پێ بۆ نمونە من لە 2012 خەڵاتێکی زۆر گەورەم وەرگرت هیچ لە میدیایەکی کوردی نووسرا بوو کاتێک میدیاکانی دەرەوەی کوردستان گرنگیان بەمەدا و باس کرا ئەنجا میدیاکانی خۆمان وشیا بوون و هاتون حیوار لە من خەڵاتی چی بوو بۆچی لە فیستیڤالێک بوو لە تورکیا بۆچی بوو ینی خەڵات لەسەر ئەو کارانێ بوو بڵین چەند مؤلفێک کۆمپۆزەرێکی موزیک بەشداری بوو لە فیستیڤالەکە وەکو چۆن فیستیڤاڵی سینەما هەیە فیستیڤاڵی شانۆ هەیە ئەوەش خەڵاتی موزیک بوو خەڵاتی یەکەم وەرگرتیدا باشە بایتر تۆزێکە لێرە لەسەر شتی هونەری بۆستنی هەنگایە بین و چینە ناو شەرمۆ ژیانی تایبەتی خۆتەرەوە ئەو کەسانی کە ئیشێ بۆ کردو ئەگەر تەسەورەکەم 4 لەسەر 5 ینی خانم بن ئافرەت ڕاست باشە و سۆزێکی زۆریشە بۆ خانم هەیە لە بڕۆی کە بۆ ئافرەتێ لە بڕۆی کە ئێستا لە قسەکان تا دەرکەوت کە دایمە کۆمەڵگەیەکی پیا سالاريمان هەبوو تۆ هەدەفتە کە ئافرەت بێنیتە ناوی ئەی بۆ تا ئێستا ژنێنێنەوە ئۆکێ دوای ئەمەش یەک شتی زۆر تایبەتم هەیە ینی هیوادارم بڕێم پێبی کە بیڵێ بەڵێ لە ژیانی هەموو کەسێکدا بەرنمەیەکی سۆزداری ئەکیت هەیە وجودی هەیە مەیژۆکو هەموو هاوڵاتێکی ئاساییەوە هەموو کەسێک ئەکیت خۆشەویستی لە ژیانم هەبوو
بەرنمەیەک لەو شێوەیە هەبووە کە زەواجکەم چەند وەختێک پێش ئێستا 2-3 ساڵ پێش ئێستاش هەتاکو و پارساڵیش هەندێک جارە بینی پلانەکان مەشاکیل دروستە بێت ناتەفاهمی دروستە بێ کێشە دروست بووە هەندێشە دروست بووە نەگەوتێتەوە مەرحەلی کە منەوەکەم لە سەرەتای هاتنەوەش بن بە قووەتێک و کارمەکە 18 ساعت ڕۆژانە کارمەکرد من داوامی ئەنجومەنی وەزیرانم هەبوو کۆڕەکتیڤیم هەبوو ئەو هەموو هونەرمەندی کە تامبینی من کارمەکرد بەو نەفەسە گەڕابوومەوە ژیانی تایبەتی خۆم بە هیچ شێوەیەک نەبوو من بیرکردنەوە لە دەوام لە کاری هونەر ئەو 7 ساڵی کە بە دەوامێکی سەریع ئەم کارانەمە کرد ئەو هونەرمەندانی کە لە نزیک بوون لە منەوە شاهد حاڵی ئەوان ئەزانن کە من غەیری هونەر و ئیلتزام بیرم لە هیچی شکە نەکرێتەوە بەڵام ئەوەی کە بڵم بەرنمەیەک لە ژیانی خۆم هەبوو بۆ مستەقبل هەم بووە بێگومان هەم بووە بەڵام زۆر جا من ئەبینیت وشەیەکەی کاڵن قسمەت و نەسیب بڕوام پێیەتی من لەبەرەوەی من خۆم کەسێکی بە بڕوام بە ئاینی ئیسلام و بە هەموو بەرنمەکانی ئاینی ئیسلام بڕوام بەوە هەیە ئەو قسمەتە ئەو نسیبەی من بەو شوێ قەدەر ڕێگای نەداوەکە هێشتا ماوە ئەو بچمە قسمەت و نسیب و قەدەر ڕێگەی ناوەیان نایت نەخێر شتیوانە بووە قەت شتیوانە بووە کە نایتێ بۆ نەوهێنا نەمشتیوانە بووە من لەگەڵ بەرامبەرەکانمدا هەندێ ناتەفاهمی هەبووە بۆ هۆی بەرامبەرەکانی کە لەگەڵمان بۆ مەشکێ شتیوانە بۆ من داوای کەسم نەکردو نەمدرابێتێ و ئەگەر لە میدیا شتێکی لەو شێوە باس کراوە ڕاست نییە باشە ئەی چێ کەوتە تۆ دوو جار خۆشەویستی و کردووە بە گەرم و گوڕی جاری یەکەم کۆنە خوشکی ئەم بەڕێزە بۆ باناوینێنی وایە کۆنەکان ئەمەیە وایە ڕاستە ئەوەی دووەمیشیان یەکێکە لەو خانمانەیە کە لەگەڵ تا ئیشی کردو و خۆشەویستێکی زۆر قۆڵیشتانە بوو ڕاست چێ هاتە بینتانەوە کە بۆ یەک نەبوو کەسێک لە نزیکەکانمان هونەرمەندێک بوو مشکلێکی بچووکی دروست کرد هەردوو لامان ئەو سەبر و تەحملە لەو کاتە سەیتەرەی نەکرد بەسەر هیچ لایەکمانە من بە سروشتی خۆم زۆر هێمنم بەس پێم وایە ئەو کاتە من حەزم زۆر لە ڕاستیە لەوانەیە هەڵچوونێکی من کە قەت هەڵنەچووم ئەگەر لە ژیان مەداوانێ سێ چوار جار تووشی هەڵچوون نەبووێتم من ئارامم زۆر هەرشم لە ئارامیە هەڵچوونێکی هەڵی منی تێدا بوو بێسەبەب بوو یعنی نەدەبوو بە قسەی بەرامبەرەکەم خۆشەویستیەکە یەک لایەنە بووە یا